بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عەزیز خۆشحاڵین لە بەرنامەیەکی پەیامی ڕۆژدا لەگەڵ هاوکارم کاک جەلال هاتینەوە خزمەتان. ئەمڕۆژ کۆمەڵێک بڕکە و بابەتمان بۆ ئامادەکردوون دەخوازین کە سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عەزیز بێت. سپاس دانیار. ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. ئەو بابەتانی کە بۆمان ئامادەکردوون دیارە تەوری یەکەمیان قسەکردنە لەسەر ڕەوشی مافەکانی مرۆڤ لە ناو چاکسازیەکان و زیندانەکانی گرتن و گواستنەوە لە پارێزگای سلێمانی کە دیارە ڕێکخراوێکی تایبەت ڕاپۆرتێکی تایبەتی لەسەرم بابەتە ئامادە کردووە ئەمڕۆ دەیخاتە ڕوو. بۆیە بەڕێوەبەری ناوەندی نیشتیمانی بۆ مافەکانی مرۆڤ میوانمانەکەم ڕاپۆرتی ئامادە کرد لە تەوری یەکەمە قسە لەسەر ڕەوشی مافەکانی مرۆڤ لە چاکسازیەکانی سلێمانیدا دەکەین. ڕازان لە تەوەری دومی بەرنامەکەماندا باز لە گونجاوترین ڕژێمی خۆراکی بۆ دابەزاندنی کێش دەکەین، زانی ئەو ڕێگانە چین کە کەسێکە کێشی زیاد بووە خودت قەڵەو بووە بەکاری دەێنێت لە ڕێگەی خۆراکە بۆ دابەزاندنی کێشی. هەڵبەتە زۆرێگەن کە بەبێ بەرنامە یاخود بەبێ ئەوەی کە لایەنی تەندروستی خۆی لێک بداتەوە دەست دەکات بە ڕەجیمکردن و دەست دەکات بۆی کە خۆراکێک بخوات کە کێشی دابەزێن. بەڵام گرنگە بزانین کە دیاریترین واتە بڵێن دیاتری ئەو خۆراکانە چین کە دەبنەوەی دابەزاندنی کێش ئەوە بتوانین بە شێوازێکی تەندروست هەر کەسێک کە بێوی کێشی دابەزین لەو تەورێماندا باس لەو ڕێگایانەوە گونجاوی ڕێگەکان دەکەین بۆ دابەزاندنی کێش. دەستپێک دەچینە لای پێشبینی کەشوهەوای شارەکانی هەرێمی کوردستان.
ناوەندی نیشتیمانی بۆ مافەکانی مرۆڤ لە راپۆرتێکی تێبێدا بارودۆخی ڕەوشی مافەکانی مرۆڤ لە ناو چاکسازیەکانی پارێزگای سلێمانی چاکسازی گەورانی سلێمانی و ژنان و مناڵبوون ژنانمان هەیە لە سلێمانی واروەها ناوەندەکانی ڕاگرتن و گواستنەوەی پۆلیس هەر لە سلێمانی دیارە راپۆرتێن ساڵی خۆی ئامادە کردو لەسەر پێشێلکاری یاسایانی کە لەم شوێنانەدا ئەنجام درراوە بۆیە لەسەرم بابەتە قسە و گفتوگۆ زیاتر لەگەڵ بەڕێوەبەری ناوەندەکە بەڕێز کاکیمات حەمید دەکەین بزانین ئەو پێشێلکاری یاساییانە چین کە ئەنجام درراون و لە ئێستادا بارودۆخی بەگشتی چاکسازیەکان لە ڕووی مافەکانی مرۆڤەوە چۆنە کاکیمات زۆر سواز بۆ دەرفەتە کاکیمات ئەمە چەندەمین راپۆرتانە وەکو ناوەندەکە بۆی سەرەتا قسێ لەسەر ناوەندەکە بکەین وە کار و چالاکی ناوەندەکەتان بۆی کە بینەرانش زیاتر ئاشنا بن بە ناوەندەکەتان. بەڵێ ئێمە لە ناوەندی نیشتیمانی بۆ مافی مرۆڤ ئەمە راپۆرتی پێنجەممانە چوار راپۆرتی ساڵی 2016 بۆ حەڤە بۆ 18 بۆ 19 و ئەمەی بەردەستیش 19 بۆ 20 راپۆرتی پێنجەمان تایبەت بوو بۆ پێشێلکاری یاسایانی کە دەسەڵاتی گشتەکانی هەرێمی کوردستان لە زەمەنی کۆرۆنا لە بەیاننامە و بڕیارەکانی قەدەغی هاتوچۆ و داخستنی دەوام و باج و زەڕی بۆ هەموو ئەو ڕێکاری یاسایانی کە بە نایاسایی گیرابوونە بەر ئێمە لە 15 تەوەری یاسایە لەو راپۆرتا گرتمانە بەر کاری سەرکی ئەمە لە راپۆرتی چاودێری ڕۆژی مافی مرۆڤ لە شاری سلێمانی بریتیە لە چاودێریکردنی ڕەوشی بەڕێوەبەرایەتیەکانی چاکسازی گەوران ژنان و مناڵان گرتن و گواستنەوە خانەی داڵدەدانی ژنان ئێمە لە ڕێگەی راپۆرتەکەەوە فۆرمێکی ڕاپرسیمان هەیە بۆ ئەو کەسانی کە لەوێن ئەو سزادرا و بەندکرا و ڕاگیرا و کەیسانی ناو شەڵتەرەکان لە ڕێی ئەو فۆرمەوە ئێمە ئەو ڕاو بۆچوون و سەرنج و بارودۆخ و کۆی گشتی بارودۆخەکان تقریبا 83 پرسیارە فۆرمەکە دواتر لە ڕێی بەرنمەیەکەوە ئێمە فۆرمەکان داخڵەکەین و داتاکان وەرەگەرین و شکردنەوەیان بۆکەین و ڕەوشەکە بە شێوەیەکی گشتی خینەڕ لە ڕووی ئاستی نێودەوڵەتیەوە دەنگی ئەم ناوەندە نیشتیمانیە بۆ مافی مرۆڤ تا چەند ئەگاتە ناوەندە نێودەوڵەتیەکان ناوەندە نێودەوڵەتەکان ئێمە لەبەرەوەی کە لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کارەکەین زیاتر ئێمە پەیوەندیمان لەگەڵ ڕێکخراو نێودەوڵەتیەکان هەیە لەگەڵ ئۆفیسی یۆنامی لە هەرێمی کوردستان لە هەولێر پەیوەندیمان هەیە لەگەڵ کۆنسوڵ و سەفارەتانی کە فەندی ئەو جۆرە راپۆرت و مەشروعانەکەن پەیوەندیمان هەیە و بەتەکید هەموو ساڵێک لە راپۆرتەکانە هەم بۆیان نێرین هەم دانیشتن و قسە و باس و ئەوشان لەگەڵا هەیە کە بۆ شیکردنی ئەو بارودۆخەی کە هەیە. زۆر باش کاکیمات پێشێلکاریەکان ئەوانەی کە ئێوە گفتوگۆتان لەگەڵا کردوون لە زیندانیەکان لە ڕاگیراوەکان لە چه چوارچەوەیەکدا خۆی دەبینێتەوە زیاتر؟ وڵی چوارچێوەکان مەتوانین تەسنیفیکەین ئەوەی کە پەیوەندی بە دادگاکانەوە هەیە شتێکەوەی پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە شتێکە ئەوەی پەیوەندی بە خزمەتگوزاریەوەکانەوە هەیە شتێکی ترە ئەوە پەیوەندی بە جۆری مامەڵەوە هەیە لە کاتی دەستگیرکردن و ڕاگرتن و لێکۆڵینەوە شتێکی ترە هەرێک لەو ئاستانی کە ئەگەر جێی بکەینەوە ئێمە بە تەسنیف قسەی لەسەر بکەینەوەی کە پەیوەندی بە دادگاکانەوە هەیە ینی ڕاگیراومان هەیە بۆ نمونە لە گرتن و گواستنەوە 2013 کەسە ڕاگیراوە ینی لە 2016 حکم نەدراوە ینی لە 2016 تا ئێستا گەر علی حەسەن مەجید سەد حوسێنیش بووە هەر وایەک لای بووایەوە کەم کابرا چی کردو چی نەکردو لە کاتێک کەیسێکی مادی 406 هەیە ینی کەیسێکە کە کرێ ئەو پەڕی بە ساڵی 2 ساڵ یەکلای بکەیتەوە کەیسمانەی 5 ساڵ هەمانە 4 ساڵتان تایبەتە لە سلێمانی ئەم دۆسیانی باسییانەکە هەمووی لە پارێزگای سلێمانیە بەڵێ باشە بۆی تهدید بێشتەکە اختصاصی بەیانیشتی گەورە و قەبە و بەربڵاو و ڕقم لێدانەوەی تیانەکەوێت بە شێوەیەکی زۆر اختصاصی زۆر ورد کارمان لەسەری کردو بۆ ئەو کەیسانە بە وردی دەرکەوێت ئەوەی پەیوەندی کە بە دادگاکانەوە هەیە ینی زۆرینەی ئەوانی کە ڕاگیراون ینی ئەوەی کە تیانانی شعورە بە عەدالەت کەمە شتێکی زۆر گرنگ بوو لەلای ئێمە کەسمان پێکرد ئێمە ناڵینەوانی کە ڕاگیراون ئەڵبەت هەر ناڕازیەوە گومانمان لەوە نییە بەڵام تەنانەت تۆ شعوری ئەوەی نەدەیتێ کە ئەو دادگایەکی عادیلانی لایەنکەم جووی لێگری ینی لە ئێمە بۆ سیفەتەی هەموو لە ناوەندەکەی کارەکەینەوە سیفەی شخصی خۆشمان کە پارێزەرین بەڕاستی ئەو تێبینە زۆر لە جێ خۆیەتی کە ئێمە خۆشمان شعور بۆ ناکەین کە ڕێڕەوی دادگایکردن لە وڵاتی ئێمە دادپەروەرانە بێ لە چاکساسی گەوران بۆ نمونە ئێمە ڕاگیراومان هەیە نەخۆشە کەیسی تەندروستی هەیە هیچ لایەنێکی تەندروستی نایە بەدەمی و بەڕێوەبەراتی چاکسازیەکە خۆی لەسەرکی خۆی و کارێکی خێرخوازی دەرمانەکانی بۆ کڕێ ینی بۆ نمونە جێی 900 کەس 1300 کەسی تایە لە گرتن و گواستنەوە جێی 250 کەسە دائیمەن 450 کەسی تایە لە چاکسازی ژنان و مناڵانی کیلۆکەیس ینی دوو کەیس هەیە کە بەڕاستی جێ قسە لەسەرکردنەکە هیوادارم میدیا کە پەیام لە یەکی ژانە زۆر باشکاری کردو ئەویش کەیسی تیرۆرە کە ئەنجومەنی دادوەری بڕیارێکی داوە ئەوکانی کە کەیسی تیرۆرن بە هیچ جۆری فراجی شەڕتی نەیانگرێتەوە بەردان بەمەرج لە کاتێکە هیچ مادێکی یاسایی نییە لە هەرێمی کوردستان و لە عێراقیش کە مەحرومیان کە لەو حەقە بەڵام بەبێ هیچ جوێکی یاسایی و 2 ساڵە بەردان بەمەرجیان ڕاگرتووە کە من پێشەکارێکی یاسایی ڕوونە ئەمە خاڵی یەکەم خاڵی دۆمیەوەی کە جێی
بەڕاستی ئەنی معقول نییە تۆ سزای لە سێدارەدان ئەدی بەسەر کەسێکە زۆر باشە سزاکەی تر ئینسانیە نائینسانی لەگەڵیان لەگەڵانی بابەتێکی تر ئەمە قانونە لە دادگاکان کەسەکە تاوانێکی کردو تاوانەکەی لە سێدارەدانە ئێمە برای لە سێدارەدامان بەسەرداوە بەڵام مانای چی کەسێک 25 ساڵ و 3 مانگ ئێستا لە چاکسازی گەوران چاوەڕێ وێ نازانین لە سێداریان لە سێداری نایە 7 ساڵە 15 ساڵە 10 ساڵە کەسێک ڕاگرتووە ئەزانێ ژی نێزانێ ئەمرێ ئەتر بۆ خۆی من مردنێکە ینی ئەمە سەرئێشێ ینی ئەمە جاری دۆخی نەفسی خۆی تەواو وێران کردووە بۆتە سەرئێشێکی گەورە بۆ بەڕێوەبەرایەتی چاکسازیەکەش چونکە نازانێت چۆن ماوە لەگەڵ کەی حسابکە زۆر حەقیژەیە کە زیندانیەکانی تر هەیەە بەپی پێڕۆی ناوخۆی چاکسازیەکانی هەرێمی کوردستان کەش بۆ خۆی کارەساتێکی ترەوە پێڕۆی ناوخۆی چاکسازیانە مافی زۆر ئیش و کار و ینی زۆر ئازاد نییە ناو چاکسازیەکە وەکوی ئەوانی تر ئەتوانن بژۆنم ناتوانێت کەسوکارەکەشی لە چاوەڕوانێکی زۆر ناخۆشایە لەبەرەوە ینی چ لە ئاستی دادگا چ لە ئاستی خزمەتگوزارەکانی حکوومەت هەرێمی کوردستان چ لە ئاستی ڕەوشی مامەڵە و تەندروستی و خزمەتگوزاری و خواردن و سەردانی کردن و ینی هەمووی لە ئاستێکایە کە ئینسان بەس ئەتوانێت بە کارەسات ناوی برێت لە کەسی تیرۆرە بەپێی یاسا کۆمەڵی ماف و ئیمتیازاتی هەیە ئەو زیندانیە بەڵام بۆ جیاوازی دەکرێتە لە تیرۆرە کەمتر ئەو مافی پێدەدرێت ئەنی با بڵێن زیاتر پێشلکاری بەرامبەر ئەوانەکرێن هۆکارەکەی چییە؟ لە بنەڕە تا خەتای یاساکە کاتی خۆ لە ساڵی 2006 ئەگە بە وازحی سەرحی بڵم بۆ ئینتقامی سیاسی و بۆ تەصفی سیاسی و بۆ خستنە سوچی هێزی سیاسی بۆ شتانە دەرچوو ئەمە وازح تا ئێسش درێژەی پێدری هەمان نیەت و هەمان مەبەست و یاسایەکی زۆر قاسیە یعنی یاسایەکی زۆر توندە و یاسایەکە ینی هی ڕەچاوی هیچ برمایەکی تیان نەکراوە ینی من هەموو جارە وەڵم ئەو برادران ئەو زیندانیانی ئەو کەسانی کە بە کەسی تیرۆرێک گیرێن دواتر بەرە من چۆن خۆیانمان پێ ناتەقێنەوە ینی تۆ کەسێکەگری ئەوەی تر چۆن ئەگیرێ و چۆن لێکۆڵینەوەی لەگەڵاکرێ و چۆن مامەڵی لەگەڵاکرێ هەرێ خێنەولاوە لە دادگا بە درێژایی ماوەی تەحقیقکردن لەگەڵ یان مافی ئەوەی نییە کە بە کەفارەت بەروێ قەینە ئەمە ئامەنا و با بڕۆ لە دادگایکردنا شێوازێکی مامەڵەی لە تەواو نائینسانی لە هێنانی بۆ دادگا لە وستانی لە بەردەم دادگا لە ناو دادگا ینی بە وەشای خۆمانەوە کە چی لێکە باش دواتر ئەم کەسە حکومەدرێ ئەم کەسە حکومەدرێ لە حکومدانەکەش جیاکاری بەرامبەرەکری ئەم حکومەی هەتا ئەم کەسە دەرەجەی باتی وەرنەگرێت لە محکەمەی تەمیز نێتەوە ناتوانێت بێتە دەرەوە هی ئیفراجی شەرتی نایگرێتەوە زۆر جار لە ناو زیندانەکانی هەرێمی کوردستانی ئاگامان لێ بیستین لە شارەکانی هەرێمی کوردستانش مەحرومەکرێنە زۆر حەق ینی تۆ ئەم کەسە دێنا بە حساب چاکسازی تیاکی ینی هێناوتە ئەم ئینسانە نیەتت ئەوەیە کە دوایی بێتە دەرەوە بێتە تاکێکی سەلیم لە کۆمەلگا چ تاکێکمانەگەر بچینە جێی زیندانێکی ئاوا تاکێکی سەلیم دەرەچ کێمانەگەر بچێتە جێ ئینسانێک کە بەو جۆرە نائینسانی مامەڵەی لەگەڵا بکرێ و لە هەموو حەقێک مەحروم بکرێ و بە تەواوی بەڕەقی و بە قاسی و بە نایاساییش مامەڵەی لەگەڵا بکرێ بەتەمابی تۆ ئەمە بردبێتە چاکسازی و کاتە دەرەوە تاکێکی بەسوود بۆ کۆمەلگا پێک بێنی کاک حەمید کاک ئەیماد هەندێک دۆسیە لە ماوەی ئەم ساڵدا کە مۆزوعی کۆرۆنا لە ئارادا بوو دروست بوون کە ئەویش مافی ببورن کەویش ئەگەر هەرکەم لەو سزادراوانەی کە لە چاکسازیەکانیان دیارە ژن و منداڵیان هەیە بۆی ڤایرۆسی کۆرۆناوە لە یەکدابڕانێکی زۆر دروست بوو و سەردانکردن قەدەغە بوو ئەمەش بۆتە حاڵەتی هەندێک تۆمارکردنی جیابوونەوەی خێزانەکان ئەمانە لە راپۆرتەکەی ئێوە چۆن ئاماژەیان پێکراوە لە ڕاستی ئەمە ئەوەی کە تەرکیزمان کردو لایانی دەرونی ئەو کەسانێ یعنی کەسێک لە مانگی دووە هەتا ئێستا ژنی نەبینی بێ ماڵی نەبینێ مناڵی نەبینە کە سوکاری نەبینی بێ تەنانەت لە کاتێکە ئەمە بەدیل هەبوو ینی ئەکرا بە ڕێکاری تەندروستی ینی جۆرە لە کۆڵخۆکردنەوەی تیا بوو ینی بابەتەکە کۆرۆنای و ناتوان لەکتر بینین و دوایەوە ینی مەحروم کرا لەو حەقە لە کاتێکە ینی ئەکرا بەدیل هەبووە وەرمێکێک لەو بەدیلانی کە لە چاکسازی ژنان و مناڵان دەوێ بەڕێز بەڕێوەبەری ئەوێ گرتیە بەر و دواتر لە هەموو چاکسازیەکان و ئەوانی تری هەرێمی کوردستانیش پێڕۆکرا بە شێوازی ئەنتەرنێت بە ئەلکترۆنی ئەکرا بە ڤایبەر یا بە هەر بە ڤیدۆ کۆڵ ئەلکتریانە بینی و ینی تا ڕادەیەک توانڕە حەلێک ینی بەدیلێک بۆ بابەتە بینێ بەڵام لەبەری چاکسازیەکان عەدەدەکە زۆرە 1300 کەس ئەم پرۆسێ زۆر زەحمەتە بووی ینی دۆخێکی دەرونی زۆر گرانی بۆ دروستکردن ینی دایکە بوو ینی مناڵی خۆی نابینێ باوگەی کە سوکاری خۆی نابینێ تەنانەت خێزانەکان یەکتر نابینن ینی ئەمە لە ڕووی دەرونیەوە کاک جەلال ئیشکالێتەکە ئەوەی ئەمە چاکسازیەکان ینی لە سلێمانی پێویستی بە چل توێژەرە بەڵام نەتوێژەریان هەیە نۆتێژەرەکەش بەتەناوی داوامەکە لەبەر بارودۆخەکە ینی تۆ بەتەمابی کەسێک گێنابێت چاکسازی کە ئەبێ بڕبڕۆ و پاڵپشتی چاکسازیەکان توێژەرەکان
ئەویتر ئیداری بابەتەکە کە ئەوەی کە قرارە چاکسازی بکە و سەرپەرشتی چاکسازیەکە بکە ئەم برادرە توێژەرانن کە زەختێکی زیاد لە حەدیان لەسرە و هەر فریا کیسەکانیش ناکەون و هەموو معاناتی خۆیانە من ئیگەێنمان لەسەر زمانی خۆیانەوە کە داوای ئەمان لە ئێمە کردووە کە کار لەسەر ئەوە بکرێ ئەم توێژەرانە عەدەدیان زیاد بکرێ و کوالیتیشان بەرز بکرێتەوە ناکرێ شتە وەکو وەزیفە سیر بکرێ یعنی تۆ کەسێک بینی تاعینێکی وەکو دە هەر دایرەکەی تری حکومەت هەرێمی کوردستان لە کاتێکا ئەو کەس ئەرکێکی زۆر گرانی کەوێتە سەر کە هێنانە سەر ڕێی ڕاست و ڕێڕەوی ئاسایی ئینسانێکە کە تاوانێکی گەورەی گویان زیاتر لەگەڵا ناکەن کە من ینی لەوێ ئەو توێژەرانە چی ئەیتە نۆ توێژەر بۆ 1300 کەس دەبێت تۆ فریا چی بکەوێت گە بەتەناوی بیش دەوام بکەی و هیچ ڕاهێنانێکیش بوونی نیە تەنانەم کەسە هێنراوە لە حکومەت هەرێمی کوردستان فۆرمێکی پڕکردەوە تاین کراوە ینی خصوصیەتی نەدراوە خزمەت نەکراوە ئاستی توانا و لیاقەکانی نەبراوە سەربەهرەکانی گەشەی پێ نەدراوە دەوری پێ نەبیراوە تەبان و کەسە لەو چێر خۆی جارێ ببێتە قوربانی و ینی بکەوێتە ژێر فشار و کێشەی دەرونی بەخۆی دروست بێ لە گرتن و یا ڕاگواستنەوە و کاتیەکان ئەمانە بارودۆخ چۆنە جیاواز لە چاکسازیەکان بارودۆخی چاکسازیەکان شتێک باشترە لە ئەو ینی کورد دەڵی جێڕێ باشترە چونکە لەوێ کەسەکە حکم دراوە مەسیری یەکلایی بۆتەوە شتەکە تەواو بۆ تا ڕادەیەک و تەمەنێک ئەوانە بەیەکەوەن لەوێ ینی مامەڵەکردن لەگەڵان تۆزی ئاسانترە تا ئەوەی تۆ گرتن و گواستنەوە جێی 250 کەس بێت و 450 کەسی تیا بێ و هیچ نەساردکەرەوە نەگەرمکەرەوە نەڕوو ناچین ینی کابرا شەو لەسەر لا بخوێ نەوێرە بچێت سەر لاکەیتر دەبێت پاڵی خەبەری نەبێتەوە چونکە هەمویان قاڵبی خەوتون لە شوێنەکە ئێستا بەم شێوازەیە بەڵێ ڕاگیراوەکان بەڵێ ینی گرفتەکە ئەمە نییە گرفتەکە ئەوەیە لە ڕاگیراوانە تا فەحسی کۆرۆنا نەبێ ناڵم بچنە ژوورەوە کەسەکە ئەگەر کۆرۆنای بچی لاڵ نایکەینە ژوورەوە نەحەقیشی نییە لەبەرەوەی کاتە قاعاکسی 40 کەسی تایە شوێنی فرادیشان لەبەرەوە لە بنکەکانی پۆلیسادانین بنکەکانی پۆلیسی ژەمە لە راپۆرتەکانی تر ئاماژەمان پێداوە شوێنی چاوەڕوانی ئەو کەسانە نە ئاوی هەیە نە کارەبای هەیە نە ڕاخەری هەیە نە هیچی لێ نییە چونکە ئێمە هەموو هەوڵەکانمان بۆ ئەو بوو کە کەس بنکەکانی پۆلیس نەمێنێتەوە ئێمە هەوڵەکەمان سەری گرت هاتنە ناو گرتن و گواستنەوە ئێستا لەبەرەوەی ئەگە بیبێتە گرتن و گواستنەوە قاعەکانی تر تووشەکان لە بنکەکانی پۆلیس دایانی کە هیچ مەرجێکی تیانێ کەمە بۆ خۆی ینی گرفتی و کێشەیەکی ترە لەبەرەوە لە گرتن و گواستنەوە زایدم بنکەی تەندروستیەکەیان ینی لە بنکەی تەندروستیەکە ئێمە لە بەڕێبەراتی گەشتی تەندروستی سلێمانی داوای 55 جۆر دەرمانمان کردووە 11 جۆر دەرمانیان بۆ دابین کردوین ینی دەرمانەکان بۆ بەزێمە حەدەر مەژوێشتمانێ بۆ هەموو نەخۆشی بەزەوەمانێت توانی دەوان بینی ناتوانین زیاتریان بینی لەبەرەوەی مقاولاتی خواردنەکەیان لەگەڵ حکومەت هەرێمی کوردستان یا حکومەت هەرێمی کوردستان التزاماتەکانی خۆی جێبەجێ ناکا مقاولەکانیش لە ساسی التزامەکانی خۆی جێبەجێکا ینی خواردنەکەش بۆ کێشێکی گەورە بۆیان بۆ ینی کەسێک تۆ سێژەمە یەک جۆرنەوە خواردن بە بڕێکی کەم ینی ئەمە گرفتێکی تو دروستەکە لەولا و مواجهی نیە کە سوکاری نبینی ئەمە گرفتێکی تو دروستەکە ناتوانێت بچێتە دەرەوە مەسەلەن کەفالەت هیچێکە لە کێشەکانی ترمان ئەمە کێشەیەکی تر دروستەکە زۆر باشکار ئیمات ئێوە لە راپۆرتەکەتاندا ئاماژەتان بۆ کردووە کە سەرڕای دەستنیشانکردنی کێشە و گرفتەکان هەوڵشتانداوە لەلایەن پەیوەندیدارەکان و چارەسەری ئەو کێشە و گرفتانە بکەن واتە ئێوە پەیوەندیتان کردو بە بەڕێوەبەرایەتی بۆ نمونە کاروباری کۆمەڵایەتی چاکسازی بەڕێوەبەرایەتیەکان کە بڵێن کاکە ئەمانە ئەم زیندانیانە ئەمە کێشە و گرفتیانە هەوڵی چارەسەریان بدەن یاخود زیاتر بەدەم ئەو کێشانەوە بنەوەی چارەسەر بکرێن لە ڕاستیە بە شێوەیەکی نەک دەوری بە شێوەیەکی بەردەوام گرفتەکە لێرە یەک ئەوەی کە زۆر کەوتوتە ژێر فشارەوە بەڕاستی منجارەوە وەڵام ئیداری و شوێنانی چونکە زیندانیان و سزادراوان و ئێمە زەختیان لێکەین حکومەت هەرێمی کوردستان هیچیان بۆ ناکە هەنێتر ئەو لەو بەینا ینی بۆتە قۆچی قوربانی نەتوانێت خزمەتگوزارێکە و خۆی بگەێنێ نەشتوانێت خۆی لە بەرپرسیارەتەکە دەسەڵاتەکە لە بەڕێوەبەرایەتەکە نیە لە حکوومەتەوە بەتەئکید ینی حکومەت هەرێمی کوردستان وەڵامگۆی پێویستی ئەو شوێنانە نیە کە خەڵکانێکی زۆر هەستیار ینی چینێکی تایبەتی ئەو کۆمەلگای مامەڵ لەگەڵ خەڵکاکەم بڕابکە ئەگەر ڕێکخراونەوە دەوڵەتەکان نەبووە ئەگەر خراو ناخۆیەکان نەبووە ئەگەر خەڵکی چاکەخوازی ئەم وڵاتە نەبووە ینی کارەساتەکە شتێکی تر دەرەچوو ینی ئەوەی کە فریای دۆخەکە ئەکەوێت لەو شوێنانە تەنیا ئەو لاەنە پەیوەندیدارە خێرخوازیەکان لە هەرێمی کوردستان و لە ئەوە وی لا حکومەت هەرێمی کوردستان خۆی هەر باشی بە مۆزوعەکەن ئێوە ڕێکخراوێکی ئەمریکی پاڵپشتانە لە کارەکانتەدا ئەو ئیشی چییە چۆن هاوکارتان دەبن هاوکارمان لە ڕووی مادیەوە بۆ ئامادەکردنی راپۆرتەکە و گەیاندنی ئەو راپۆرتانە بە لاەنە پەیوەندیدارەکان لە حکومەت هەرێمی کوردستان و ئاسانکاریکردن بۆمان لە کاتی ئەنجامدانی کارەکانمان و چاودێریکردنی کاروبارەکە بە شێوەیەکی گشتی ئەیمات مۆزوعی لێبوردنی گشتی بەتایبەت لە سەردەمی کۆرۆنادا هەموو وڵاتانی جیهان زۆری نەیان نتوانم بڵێم یاخودی وڵاتانی دەوروبەری ئێمە لە گەرمەی کۆرۆنایە بە لێبوردنی گشتی هەندێک لە
چاکسازیەکانیان سوک کرد ڕێژەی لە زیندانیەکان چوونە ماڵەوە بۆچی لای ئێمە ئەمە نەکرا لە کاتێکا لە ئارادا بوو یا لە پلانە هەبوو کاریان بۆ دەکرد لیژنیان بۆ پێکێنە بۆ ئەوەندی ئێوە چاودێریتان کردبێ کە مە شمولی چاکسازیەکان و گرتن و گواستنەوەکانی سلێمانی ژەکاوە بە باقی چاکسازیەکانی هەرێمی کوردستانەوە ئەم پرۆسەیە بەکوێ گەشت لە ڕاستەیە ئەوەی کە ئەو نقطەی تێدا داوەستا ئەوە بوو کە پەرلەمانی کوردستان لیژنەکەی پێگەنا دوو کۆبوونەوەشیان کرد راپۆرتی خۆشیان ئامادە کرد بەڵام لە کاتی هاتنی سەرۆکی حکوومەت بۆ پەرلەمانی کوردستان سەرۆکی حکوومەت ئاماژەی بۆ دابوو ئێمە وەکو حکوومەت هەرێمی کوردستان ناچینە ژێرباری ئەوە چونکە ئەو کەسانە بە یاسا لەوێن و ئێمە ئەزمونێکی خراپمان لەوە هەیە کە ئەو کەسی کە تاوانی کردووە دووبارە گەڕاوەتەوە بۆ تاوان ینی ئەمە ئەبێتە ینی بە شێوەیەکی بەردەوام بۆکو بڵێ کەسەکە دێت حکم ئەدرێ ئەچێتە ئەو شوێنانەوە جایکرد لێبوردنی گشتی بۆ دەرەکرێ و دێتەوە هەمان نقطە ئەمە وەچێکی ڕاستی تیا لە ڕاستە ئێمە بۆ خۆشمان لە راپۆرتەکە ئاماژەمان بۆ داوە لە ڕاپرسیەکە ئایا تۆ جاری تر دەستگیر کراویت ینی لە ڕێژەیەکی بەرزیان ئەڵم بەڵێ ئێمە جارێک تر دەستگیر کراوین ئەم کەسەکە ڕاوتەوە بۆ تاوان تاوانێکی تری کردو ئەمە دیوێکی ڕاستی دیوەکەی تر ئەوەی ئەو کەسانی ئەمە ینی ئەو پرسیاری کە لە مەنزومەی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو بوارەکانە ونە پرسیاری بۆیە کە لە خۆیانی ناکەن قەت ینی بۆ دۆخەوای لێ هات ئەم کەسە بۆچی گەڕایەوە بۆ تاوان بۆکە لەبەرەوەی لە چاکسازیەکە چاکسازیتیان نەکراوە لەبەرەوەی کە هاتووە حکوومەت داوە کەسێک پرۆگرامێکی چاکسازیت بۆ دانەناوە لەبەرەوەی تۆ لە چ توێژەر نۆ توێژەرت بۆ دابین کردو لەبەرەوەی تۆ لە کاتی دەستگیرکردن و مامەڵە و دادگایکردن مامەڵێکت لە گەڵا کردو کەسەکە بە داغڵت لێوە چۆتە دەرەوە هێناوتە ناو ئەو شوێنانە لەبەری بە تەسنیف تۆ شوێنی نییە چۆن تەسنیفی تاوانەکان بکە یان ئەوە بکە خەبیر ئەسڵەن بۆ بە خەبیر لە جەریمەکە ڕۆشتۆ لە جەریمەکی زۆر گەورەتری کردووە ینی هەر خەتاکەی خۆتە و بەڵامتر کەسەکەیمات سەرۆکی حکوومەت ئەگەر ئەمەی وتبێت یا ئەمە وەڵامی بوو بێ خۆ پێشتریش نەیدەزانی پێش کۆرۆناکەش نەیدەزانی ئەزمموی ساڵانی ڕابردووی بۆ بەڵام حکوومەت خۆی لیژنەی پێکێنا لەگەڵ ئەنجومەنی دادوەری سەرۆکایەتی هەرێم خۆی چاوەڕێ ئەنجامی لیژنەکەی دەکرد بینێرنەوە بۆی کە لێبوردنی گشتی دەرکە ینی ئەم دۆسیە نیوەی کارەکانی تەواو کرد بوو ئەم لیژنانە لیژنەیەک پێگاتی بوو لە حکوومەت لە ئەنجومەنی دادوەری 2000 سەرۆکایەتی هەرێم چاوەڕێ ئەنجامی لیژنەکەی دەکرد سەرۆکی حکوومەت ئایا خۆت ئەگەر قەرار بێ بزانێ پێویستنەکە بۆچی لیژنە دەرەکە وەڵی کاک جەلال ڕاستەخۆ پێ بڵم ئەو لیژنەیە سراعی مؤسسات کوشتی ئەساسەن سەرۆکایەتی هەرێم ڕازی نەبوو بە دروستبوونی ئەو لیژنەیە و لیژنەکەش جارێکتر هەر لە پەیام لێرە لە جەناب کاک دانیار قسەما سەر و لیژنەیە کرد کە لیژنەی ناسایی بوو نا حکوومەت هەرێمی کوردستان مافی ئەو لێبوردنی هەیە نانجومی دادوەری مافی ئەو لێبوردنی هەیە تێنەگەشتین کە بە چ پاساوێک ئەم لیژنەیە پێگاتوە چکۆ ئەگەر قەرارە تۆ عفوی عام دەرەکەی ئەویشی پەرلەمانە ئەگەر عفوی خاص دەرەکەی ئیشی سەرۆکایەتی هەرێمە ئەنجومەنی دادوەری و حکوومەت هەرێمی کوردستان چکارن لەو بینەیە طبعا لیژنەکەش کارەکانی وەستا لەبەرەوەی قەرار بوو سەرۆکایەتی هەرێم بێتە سەرخە لەسەر و بابەتە نەهات و ناحەقیشی نەبوو چونکە ئەو کارە تەواو دروستکردنی ئەو لیژنەیە تەواوی نایاسایی کامیمات بابەتێکی دیکە ئەوەی کە من قسەم لەگەڵاکردن و زیندانیانە و گفتوگۆم لەگەڵاکردن نانی خۆش باشتر بزانین دەڵێن ئەوانەی کە لەسەر قزەی ئیسلامی با بڵێن بەشێکیان لەسەر تیرۆر گیرا ئەوەندە کاریگەری باش و باشیان هەیە لەسەر چاکسازیکردنی ئەوانی دیکە و لە ڕووی دەرونیەوە لە ڕووی ئیمانیەوە کە ئەوای کردو بەشێکی زۆریان مادە هۆشبەرەکانی بەکارێنا ئەسڵەن هەر دینی نەبوو بێ کاریگەریکی وایان کردو کە ئەوان زیاتر کاریگەر بوون لەسەرەوەی کە دەرونیان ئارام بێتەوە مە تا چەند ڕاستە ئەگەر ئێوە قسەتان لەگەڵا کردبن چونکە ئەو بابەتەکەوێتە سەر شتێک کیسێکی شخصی ئەو کەسانی کە ئەشنە ئەوێ زۆر جار ینی ئەبنە جێی باوەڕ و جێی متمانی ئەو جۆرە کەسانە ینی ئێمە مامەڵی هەندێک کیسی تایبەتمان هەیە بەداخەوە ینی ئەوەی کە گوێ خۆمانی لێ بخەوێنین یان خۆمان لە گێلی بین بە شێوەیە لە شێوازەکان نازانین چۆن مامەڵ لەگەڵاکەین ینی کەسێکی هەستیارە بوو کۆمەڵە کەسانی ئەوەی پێوتری هاوڕێگە سوپاس گیرا بوون لەسەر جەریمەکە لە سزنە ئەوانی کە چاودێریانەکردن هەرو کەسانە بوون کە جەناب ئاماژەی پێکی ینی ئیداری سزنەکە ئاماژەی پێدایی ئەمە دوو کەس کە خۆم جەمەجێ متمانی شخصی خۆمانە پێمانتوو لە سزنەکە ئاگاتان لەم جۆرە کەسانە بێ بۆ ئەوی لەلایەن ئەوانی ترەوە نەکەونەجێی هەڕەشەوەجێ ینی شوێنێکی زۆر باشە ئەگەر تۆ بتەوێ ئەو کەسی تیا دروستکەیتەوە تۆ بتەوێ ئەگەر هەڵەیەکیشی کردبێت جەریمەیەکیشی کردبێت کەمە شتێگەمە مامۆستایەکمان هەبوو لە زانکۆ کە ئێستا ژەر دادۆر هەموو جار ئاماژەی بۆ دای ئەو کەسانی کە جەریمەکە نیسانی خراپ نین هەوکو هەموومان ئینسانێکی ئاساین و دۆخێک و پاڵنەرێک دافعێک و ئان لێ کاپکەن ناو جەریمەیەکەوە بەڵام تۆ چۆن وەکو مؤسسە وەکو حکوومەت وەکو مجتەمع یارمەتی ئەم کەسە دەیبێنیتەوە سەر ینی بخێتەوە سەر دۆخە ئاسایەکی خۆی ئەو مەسئولیاتی ئێمەیە ینی نابێ ئێمە مشکلەکەمان ئەوەیە کە کەسەکە بە چاوی تاوانبار سیرەکەی و بە چاوی ئەوە سیرەکەی جاخۆ جەریمەکەی کردووە ینی بڕابکە کەسی یاسایی زۆر دیار و گەورە ئەو قسەی بە خۆمان و تۆ
پێمان وتووە جەنابەت لە موقعێکی ئەوای بۆچی ڕێدەی لە بەرچاوی خۆتە ئەشکەنجە بدرێ توی جا چۆن ئاعتراف بکە چی چۆن ئاعتراف بکە تۆ خۆت لە مؤسسەی دادوەری تا تۆ خۆت لە مؤسسەی تحقیقی تا کەم و کورتی دەیە پێش نەکەوتووی هیچ خزمەتێکە نەکردووە هەموو بەدیلەکەت ئەوەیە کابرا بگرن و بیکتن لەوەری ئاعترافەکە بکە دوایش چاوەڕێکی ئەم کەسە کە دێتە دەرەوە چاکسازی تیاکرابێ و نەگەڕێتەوە بۆ جەریمە تۆش دوای عافی عامی بۆ دەرنەکەی زۆر باشە کاکیمەد ئێستا هەموو پێشلکاریانە کە هەن و لێبڕنەکەش دەرنەکراوە چاکسازیەکان هەمووی قەرەباڵقن ئێستا ئەرکی شوێ بەدەمەمەوە بێت ئەرکی وەزارەتەکانی کۆمەڵایەتی و ناوخۆمانەیە یاخود ئەرکی پەرلەمان و لیژنە تایبەتمەندەکانی پەرلەمانە یەکەم شت ئەرکی پەرلەمانی کوردستانە چونکە وەزارەتی کار و کاروباری و کۆمەڵایەتی وەزارەتی ناخۆلایەنی جێبەجێکاری ئەوان بەرپرسن لە ئیدارە و لە خزمەتگوزاری و لەوە کەوشکەم کورتیەکان کە کۆتایی نایێت بەڵام ئەوەی کە پەیوەندی بە چارەسەرکردنی مەسەڵ بۆ نمونە بابەتی کەسی ئەفوی عام هەیە ئەگەر پێویست بێ ئەگەر بابەتی ئیفراجی شەڕتی تیرۆرەکان کە زۆر گرنگە بەلای ئێمەوە ئەگەر پێویست ینی کاری لەسەر بکەن بابەتی یەکلایکردنەوەی دۆسی ئەو کەسانی کە لە سێدارەدان حکم بەسەر دراون و تا ئێستا چاوەڕێک لایکردنەوەی کیسەکانیان و کاری دادگاکانە کە ینی بە جۆرێک جۆرەکان مامەڵەیەکی یاساییانم لەگەڵ بابەتەکە بکەن ینی کیسەکە بکەنە کیسێکی ڕۆتینی هێبی بە بێنە و بابەتەکە ێک لای نەبێتەوە ینی کارەکە لەسەر ئەنجومەنی دادوەری حکوومەت هەرێمی کوردستان پەرلەمانی بۆ بە تایبەت پەرلەمانی کوردستان کە بە تەواوی گوێی خۆی لە بابەتەکە خەوانە زۆر باشە کاکیمە زۆر سپاس دەکەین سپاس بۆی کە کاتی خۆ تەرخان کرد بۆمان زۆر سپاس بۆ ئێوە بۆ کەناڵ بەڵێ بینەرانی عزیز دەچینای ناوڕێک و دەگەڕێنەوە وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێ چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن بە باشترین کۆڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین کارگەی هەڵاڵە بە ئەزموونی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنگی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێڕکابەرین کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە
بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی. باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە، بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات، باشترین جێگرەوە کۆنفیلاکە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لێ ببینەرانی عزیز، لە تۆری دومی بەرنامەکەماندا باز لە گونجاوترین ڕێگا دەکەین بۆ دابەزاندنی کێشزانی ئەو خۆراکانە چین کە دەبنەمایەوەی کە کەسێک بێوی کێشی دابەزێنێکە کەسێکە کێشی زیادە لە ڕێگەی چەند خۆراکێکەوە کە بتوانێت کێشی خۆی دابەزێنێت و بە ڕێگایەکی تەندروست کێشی دابەزێنەوەکو بە هەڕەمەکی خۆی لە ماڵەوە دەست بکە بە ڕجیمکردنی زانی ئەو ڕێگا سەرەکیانە چین کە بۆ دەبەزاندنی کێش بە گفتوگۆ لەگەڵ میوانەکەمان دەکەین لەم بارەیەوە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر محەممەد ئیبراهیم جەباری پسپۆری کلینیکی خۆراکی کاک دکتۆر زۆر بەخێر بێ. زۆر بەڕێزم سپاسان بۆم دەرفەتە. زۆر سپاس. کاک دکتۆر لە ئێستادا لەوانەیە خۆشە زۆر باشتر ئاگاداری زۆر نەخۆش دێتە لات کە بە شێوازێکی ناتەندروستی ڕژێمی خۆراکی بەکاردێنێت بۆ دابەزاندنی کێش، ئەمە چه زیانێکی دەبێت وە باوترین و باشترین ڕێگەی خۆراکی چین بۆ دابەزاندنی کێش؟ بەنای خۆی گەورە و میهرەبان، سەڵای خۆی گەورەتان لێ بێت. ڕەوان ڕاستی پێشەوەی بڕۆ باس بە بین بەرنامە خۆراکیەکان چینە و بەرنامە خۆراکی گونجاوترین بەرنامەی خۆراکی حەزەکەم تش بکەمە سەر بابەتی ئەویش قەڵەوی چییە بیدایەت، ینی خاڵ یەکەم قەڵەوی چییە؟ قەڵەوی تەبعاً کۆکردنەوە و تەبعاً نەخۆشی ئێستاکە، ینی یەکێک لە هەر خاڵە گرنگەکانەوەی کە تێبگەین ئێمە قەڵەوی تەبعاً بە نەخۆشی دانراوە لە ئێستایە. کە ئەڵەی نەخۆشی قەڵەوی باشە پێناسەکەیشی تقریباً ناهاوسەنگیەکە لە نێوانی ئەو وزەی کە لە خۆراکەوە ئیخۆی و لەگەڵ ئەو وزەی لە لەشتا دەرەچێت. ئەمە با بڵین پێناسە کۆنەکەیەتی یانەوە تا زیابوونی چەوری لە لەشە، زیابوونی چەوری لە لەشە پێوترێ قەڵەوی تقریباً. بەڵام پێناسە تازەکەی بەپۆی ڕاستە بەو شێوازە ڕۆڵی هەیە، بەڵام کۆمەڵێ فاکتەر هەیە، کۆمەڵی فاکتەر هەیە کاریگەری لەسەر ئەو ئەمانە هەیە. ینی مەسەرەن بۆ نمونە هەندێک فاکتەری جینات هەیە، بۆیە هەندێک کەس هەیە مەسەرەن بۆ نموناڵێم ئێمە بەس ئاویش ئەخۆین، ینی وایان لێ دێت تقریباً ئەم پێناسەیە وەڵو قسەکە زۆر تەواو نییە، بەڵام ئەڵێ دکتۆر مەسەرەن بەس ئاو خۆین قەڵەوە بین، یان هەر خواردنێکی کەمە خۆین سەیرەکەی قەڵەوە بی. ئەمە چی کاریگەری لەسەرەکە؟ فاکتەری جینات کاریگەری لەسەرەوەکە لەسەر ئەمەی کە ئینسانێکی معڕەزە بۆی قەڵەو بێ و ئینسانێکی زۆر معڕەز نییە بۆی قەڵەو بێ. نەفەری وای شەیە ئەڵنەیە من مثلەن کە لە سەر خواردن دانشین کۆمەڵی خواردنی زۆریش ئەخوا بەڵام قەڵەو نابێت. ئەمانە هۆکاری چین؟ هۆکاری کۆمەڵی فاکتەری هەیە، یەکێکیان فاکتەری جیناتەوە، تا جینات کاریگەری لەسەرەکە، تەمەن کاریگەری لەسەرەوەکە، ئەو نەفەرە چەندێک جوڵە ئەکا، جوڵەی چۆنیە، باشە وەرزشەکە یا وەرزش ناکە، ئەمانە هەمووی فاکتەرن کە کاریگەری لەسەر چیەکەن، کاریگەری لەسەرەوەکەن ئایا ئینسان معڕەزە بۆی قەڵەو بێ یان نە. بەڵام سەرەکیترین فاکتەریان فاکتەری جیناتە کە کاریگەری لەسەر چیەکە، کاریگەری لەسەر لەشەکە. ئەمە پێناسەیەکی چی؟ پێناسەیەکی قەڵەوی. بێمە سەر ئایا تەمان وەکو وتم قەڵەوی نەخۆشیە، بەڵام ئەم نەخۆشیە چۆنی سە مەسەلەن بۆ نمە تۆ ئەگەر کێشەیەکت هەبێ لە زراوتە، باشە نەخۆشیەکە لە زراو یەکسەر با بڵێن علامات و عرازی هەیە، بەڵام قەڵەوی عرازی بە زوو دەرناکەوە، ئینەما درێژخایەنە، فترەیەکی زۆری پێچێت چەندەها ساڵ اینجا تووشی مەشاکلی مەسەلەن بۆ نمونە چەوری خوێن و مەشاکلی شەکرە و نەخۆشی شەکرە و زەخت و مەشاکلی خوان ینی مەشاکلی سەرەتان ئێستا کە پەیوەندی بە قەڵەویەوە هەیە، کۆمەڵی مەشاکلی زۆر پەیوەندی بە چی هەیە، کۆمەڵی مەشاکل هەیە پەیوەندی بە قەڵەویەوە. ئەمە یەکێک لە خاڵە گرنگەکان ئەبێ ئەو نەفەرەی کە بزانێ ینی پێوترا قەڵەوە معاملەیە بکە، معاملەی نەخۆشی معاملەی لەگە خۆیان بکە. ئەمە خاڵێکی تر کە زۆر گرنگە سەبارەت بە
بە قەڵەوی سەبارەت ئایا بە چۆن قاڵاوی چارەسەر ئەکرێ باشە تەمان دوای هەڵسەنگاندنی قەڵەوی و باشە کە بە پێی کۆمەڵە پێوەرە بێ بەڵام دکتۆر ببوورە پێش بچینە سەر ئەوەی کە قەڵەوی چۆن چارەسەرەکرێ من چۆن بزانم قەڵەوم چونکە ئەمە پرسیاری زۆر دێنێت ئاراوە ئایا قەڵەوی تەنها لە ورگایە سێری خۆمان بکەین دەردەموچاو و ژێرملایە یاخود لە بەشە جیاوازەکانی جەستەیە یانی چۆن من بزانم قەڵەوم چونکە هەیە ئێسقانی بۆ نمونە قەویترە لەوەی کە هەتا جەستەی دەریەخە واتە چۆن هەڵسەنگاندن بۆی بکەن کە من قەڵەوم مزەبەتەوە پێن ئەوە قسیانی پرسیارێکی زۆر گرنگە خۆی کۆمەڵێ پێوەەر هەیە ئێمە ئەتوانین بەکاری بێنین باشە پێوەەر ئاسانترین پێوەریان کە پێوترێ حجمی با بڵێن بارستایی جەستین جەستەکە پێوترێ بۆدی ماسندێکس ئەم بۆدی ماسندێکسە چییە بۆدی ماسندێکس با بڵێن کێشە لەسەر باڵا و باڵات دووجار بە مەتر یعنی ئەگەر مەسەلەن بۆ نمونە کێشت هەفتا بێ باڵا و مەسەلەن بۆ نمونە 100 بێ واتە 1.7 زەربی 1.7 ئەەکەی پاشان کێشەکە دابەشی ئەەکەی کۆمەڵێ ژمارە دەرەچێ ئەو ژمارانە پێتەڵێت تۆ قەڵەوی یان قەڵەو نیتی ئەگەر بێت و لە 30 زیاتر بێ پێوتری قەڵەوە باشە ئەگەر لە 25 بۆ 30 بێ 25 بۆ 30 ئەوە کێشت پێڕێن کێشی زیایە بەڵام هێشتا قەڵەو نەبوو بەڵام گەڕ ڕۆشە سەر و سیەوە ئەم بۆ دیماسندێکسە پێوترێ قەڵەو ئەمە یەکێک لە لەوانەی کە بەکارهێنرێ بۆ چی بەکارهێنرێ بۆی بزانی قەڵەوی یانە یەکێک لەوانەی تر کەمەرە گەمە گرنگیانە گرنگترینیانە چکە وەکو خۆتت ئەگەر ئەو چەوریە دابەش بێتە لەشت بەڵام دابەش نەبوویتە منطقەی کەمەرە چکە ئێستا توێژینەوە زانستیەکان ینی لەسەر ئەوەن ئەو چەوریەی بە تایبەت لە منطقەی کەمەر و ورگایە کۆبێتەوە ئەمەیە هۆکارە و متهمە بۆەوەی کۆمەڵێ مەشاکلی زۆر دروستکە مەسەر نەخۆشەکانی دڵ نەخۆشەکانی چەوری نەخۆشەکانی سەرەتان و هەموو کێشەی کە ئێستاکە پەیوەندی بەوینەوە پەیوەندی بە منطقەی چیەوەیە بە ئەگەر چەوریەکان لە منطقەی کەمەرەوە دروست بن فأگەر کەمەرە بە پێی ستاندەری WHO بابڵین ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەگەر کەمەر بۆ پیاو ئەبێ لە خواری چەندەوە بێ ئەبێ لە خواری 94ەوە بێ باشە 94 سانتیم واتا کەمەرە دەبێت لە خوار 94 سانتیمەوە بێ بۆ ئافرەت لە خوار تقریبا 86 سانتیم بێ ئیتر تقریبا لە بینی 80 بۆ لە 86 لە بۆ پیاو تا سەودوو نەڕاتە سەر و سەودوو دکتۆر ئەمە بۆ نمونە ئێستا من دەبێت لە خواردنەوەتەوە بێ تۆ دەبێت ئەبێ لە خواری سەودووەوە بێ باشترینە پێوەستەوە باڵاوە نه ئەمە بەس ئەمە چەوری بۆ خۆی تۆزە زەخمە جیاواز نیە لەوەی کەوتەی جسمی باریکە هەیە بەشی گەورەیە بۆ نمونە بەڵێ بە دڵنیای ئاخر من بەس منطقەی کەمەرە ئەوە کە باسم کرد ئەوە بە پێی پێوەرەی بۆ دیماسندێکسەکە حسابی بکە بەڵام مهمترین شت ئێستا ڕێهینی ترمان هەیە با بڵێن ئامێرمان هەیە ئێستاکە ئێمە ئامێرێکمان هەیە هەموو لە شەوریە زیایەکانی دەرەکە ئەگەر یەکێکش یاری ئاسنکە ڕاستەکە یەکێک یاری ئاسنکە مەسەڵەن یاری ئاسنە کەسێکی خۆی لەشی با بڵێن ماسوولەکانی زۆرە باشە بەو کاتە بۆ دیماسندێکس کە من باسم کرد بۆ ئەو نابێ بڵێ وەڵاهی تۆ چکە هەر خۆی بیەمای بەرز با بڵین بەرزە بێ ئەو کاتە و لەشی قورسە بێ لێرە چی بەکارێنین ئێمە هەندێک ئامێر بەکارێنین ئامێرەکە شیکردنەوەی پێکهاتەکانی لەشە پێوتری ئامێری شیکردنەوەی پێکهاتەکانی لەش ئەم ئامێرە باشە کۆمەڵی ئامێری زۆرمان هەیە بە ڕێگاکانی جیاواز بەڵام ئامێرێکی ئاسان هەیە ئێستاکە کە پێوترێ BAI باشە ئەمە بەکارهێنرێ بۆەوەی پێکهاتەکانی لەشت تۆ چەند چەوری لە لەشتایە باشە بە دقیقی پێماڵێ چەندێک چەوری لە لەشتایە چەندێ ماسوولکە لە لەشتایە چەندە پێکهاتەکانی تر دیاری شەکاو چەندێ بۆ سەر ئەوەی کەمەرەکە ئێستا بۆ نمونەیەکی وەکو من دەبێت چەند بێ لە پیاوانە تۆ بێ لە 100 کەمتر بێ على الأقل 100 کەمتر بێ ئەم 100 بەراورد بەوەی کە مادام پیاوە دەبێت 100 کەمتر بەراورد بە باڵا بەراورد طبعا تەمەنش هەم تەمەن دەورە بینێ و لەگەڵ چییە تەمەن دەورە بینێ و ئایا مەسەلەن ڕەگەزەکەیش دەورە بینێ ڕەگەزی مێ یان نێرە لەبێ مێچەند بێ ئەگەر پیا 100 بێ
لە خواری سەودوو لە خواری سەودوو باشە لە خواری سەودووەوە ئیتر نابێت لەسەر سەودوو خۆی ئەڵێنەوە چوارە ئەڵێ هەندێکینی ئەوەی دەبلیۆ چوارێ لەنەوە چوار باشە بۆ ئافرەتەڵێ لە خواری هەشتا و بۆ هەشتا لە هەشتاوە بۆ هەشتا و شەش بۆ ئافرەت باشە فنابێت لەوە زیاتر بێ ئەگەر لەوە زیاتر بێ مەترسی بۆ ئایندەی بۆ نەخۆشەکانی دڵ بۆ چۆریەکانی خوێن بۆ کۆمەڵی مەشاکل ناوەندرێ قەڵەوی منتیقەی کەمەر باشە واتە ئەمە پێوترێ abdominal obesity بە ئینگلیزی پێوترێ abdominal ئەم abdominal obesity واتە چەوری منتیقەی کەمەرە ئەمە متهمە بۆەوەی کێشە و مەشاکل دروستکە کاک دکتۆر ئەمە دقیقە بزانم چی دەبێتە هۆی قەڵەبوونی ئەم شوێنەبان ئەم ئەوە ینی ئەو خۆراکانن چین زیاتر دەبێتەوە بزەبەت ئیسە مەسەر ئەو مۆزوعە خودی خۆی بەپێی پێناسە تازە تۆژینەوە زانستەکە زۆرینەی خەڵک ئەمەی قەڵەوە هەر کەسێک بینی و منتیقەی کەمەری ئەمە بەپێی تۆژینەوەکە هەر کەسێک و بینی منتیقەی کەمەری قەڵەو خەوتم لە بیرمان نەچێت هەندێک کۆمەڵی فاکتەر کاریگەری لەسەرەوەکە بەڵام بەعام هەر کەسێک منتیقەی کەمەری قەڵەو بوو بزانە شەکر زۆرەخوا شەکر و شەکرەمەنیەکان ئەوەی کە شەکری تێ مەسەڵەن بۆ نمونە میوەیە سادەمەنیە شیرینیە کولی چەوکێک و پاقلەوا و محەلەبی و کاسەر و ئەندۆمی و ئەوەی نانە برنجە ئەوانەی کە ئەنسۆلین بەرزەکەنەوە کە لە ناکاوە ئەنسۆلین بەرزەکەنەوە هەر کەسێک بینی منتیقەی کەمەری قەڵەو بوو ئەوە بزانە باڵی نان و برنج زۆرەخوا باشە برنجی زۆرەخوا یان نانی زۆرەخوا بزەبت ئەوەیە بۆیە ئێمە دایمەن منتیقەی چییە منتیقەی کەوەرمان زیاتر قەڵەو بزەبت فئەمایە مشکلەکەمان لەگەڵەوەیە زوو با بڵێن ئەنسۆلین بەرزەکاتەوە مەسەلەن نانە برنجە باشین بە تایبەتە و نانانەی کە مەسەلەن بۆ نمونە نانێکی گەنمی تەواو نییە یان جۆی تەواو نییە باشە بۆر نییە ئەو نانانەی کە لە شاسەیەکی زۆریتیایە یانەوە تا ئەو شیرینیانی کە من باسم کردمی و سادەمەنیەکی زۆر و شیرینی و کولی چەوکێک و پاقلەوە و محەلەبی و کاسەر و دۆمی مۆتە و نەستی لیستێکە بەو شیریانە کاکتۆر شیرینی لەگەڵ چەوریە ئەمانە وەکو بڵێ دژی یەکەن ئایا کەسێک کە بیێ قەڵەو نەبێ شتی چەور بخوا بەڵام شیری نەخوا تەسیری تێکە کاریگەری ئەکا مەکوتم بەپێی لەشی خۆی چەندێکی پێویستە ئەوە نەبخوا بەڵام مهمەوەیە ئەمانەی کە زیابوو لە لەشی خۆیە ئەم زیابوون لە لەشی خۆیە خۆی ئەگەر تۆ لە ڕۆژێکە ورزشی لەگەڵا بکەیت و ئەو خواردانە بخۆی تا ڕابدەیەک بیتوانین بیسووتێنی یەکێکی تایە بەڵام وەکوتم هەندێک کەس هەیە خودی خۆی معرەزە بەوەی قەڵەو بێ جیناتی معرەزە بەوەی قەڵەو بێ ئێمە پێڵێن میتابۆلیک ڕێیتی کەمە واتە ڕێژەی هەرسی خواردنی بەرز نییە باشە ئەمە زۆر گرنگە بێمەوە سەر بابەتەکەی چۆن چارەسەر قەڵەوی چارەسەرەکرێت طبعاً قەڵەوی ئێمە وەکو دەرس بە خوێندکارەکانە ئێڵێن بەم شێوازە کۆمەڵێ چارەسەرمان هەیە چارەسەری دەرمانمان هەیە چارەسەری با بڵێن خۆراکمان هەیە چارەسەری وەرزشیمان هەیە باشە و لەگەڵیشا ئەگەر ئەمانە هیچی کاریگەری نەبوو بۆ دابەزاندنی کێشەکەی و قەڵەویەکەی و کاتە ئەڕۆینە مەوزوعی نەشتەرگەری و بەستنی گەدە و عملیات و نەشتەرگەری گەدە بێمەوە سەر خواردنەکە ئەمە زۆر گرنگە مۆزوعی خواردنەکە چەند پرۆگرامێکی خۆراکی ئیستاکە لە جیهانە هەیە بە دەرسی شەیڕێنەوە وەکوتم لە کۆلێژی پزیشکی سم بە دەرسێڕێنەوە ئەم پرۆگرامە خۆراکیانە دکتۆر پێش بچینە ناو پرۆگرامانەوە باش ئێستا کاتە نەمێنێ باسی کەم کاتەمێنێت مەفتوحم کردووە کات ئاواتە باش دکتۆر هەندێک ئێستا بابەت لە ئارادای لە هەرێمی کوردستان هەر جار و لەژێر ناوێک بە تایبەتیەوەی کە دیارە و خەڵک پرسیارمان لەکە و ئێستا هەوڵاتی حالیان لە بەرنامەکەیان پەیوەندی کردو دەوێمە بزانێ مۆزوعی کیتۆ ئەمان ئەم ڕێگا چارەسەرانەی ترکە داهەنرێ بە تایبەت لە سۆشیال میدیاکانەوە ئەمانە تا چەندە ئێستا جەناب دۆکو پسپۆڕێکی کلینیکی خۆراک بە باشیان دەزانی پێشەوەی بچیتە سەر چارەسەرەکەی خۆت پێشەوەی باسیشی بکەی من ئەم شەو سێرچێکم بۆ کرد لە گروپەکانیان نووسی بوویانەوەی کیتۆ هەوەی ڕژێمی خۆراکی بێ ئەوەی جۆری خۆراکی بە من کردومەتە بەر زەعیف نەبوو بەڵام بە کیتۆ کێشم دابەزیەوە بەڵام هەندێک کاردانەوەشی هەبووە لەوەی کە هەیەڵێ لەو کاتی کە ئەمەم دەست پێ کردووە هەندێک نەخۆشی لە مناسەری هەڵداوە بەڵێ مۆزوعی خۆراکیەکان وەکوتم ئێستا دێمە سەر مۆزوعێکی بەس حەزەکەم یەک تا حەڵقێکی تایبەت لەسەر کیتۆ باس باشە چونکە بەرنامەیەکی تایبەت هەیە لەسەر کیتۆ بەڵام
کیتۆ یەکێک لە بەرنامە خۆراکیەکانە چەند بەرنمەیەکی خۆراکیمان هەیە لەسەر ئاستی جیهانە بۆ دابەزاندنی کێش بۆ دابەزاندنی کێش چەند بەرنمەیەکی خۆراکیمانێ یەکێکەمانە یەکێک بەرنمەیەکمانەیە پێوتێ VLCD Very Low Calorie Diet واتە وزەیەکی کەم کە ئێستا من بەنیازم ئێستا باسی ئەوە بکە بەرنمەیەکی زۆر باشە بۆ دابەزاندنی کێش یعنی کۆمەڵی سوودی هەیە ساکە باسیەکەم بۆتان ئەو بەرنمەیە چییە پێوتێ VLCD خاڵی دووهەم بەرنمەیەکە وتێ Low Calorie Diet باشە Low Calorie Diet واتە نەک زۆر وزەکەم بکەیتەوە باشە مام ناوەند وزەکە مام ناوەند واتە ئەگەر تۆ لە ڕۆژێکا پێویستە بەدوو چەندێکم بکەیتەوە لە 500 کیلۆکەلەری لە ئاستی ڕۆژەکە و کەم بکەیتەوە لە پێداویستی ڕۆژەکە و لەشت بۆ ئەو بابەتە 500 کیلۆکەلەری کەمەکەینەوە لە Low Calorie Diet باشە واتە دوو بەرنمەیەکی پێوترێ VLCD زۆر وزەیەکی کەم وەرەگری ئەو نەفەرە بەرنمەیەکی ترمان هەیە پێوترێ Low Calorie Diet باشە بەرنمەیەکی ترمان هەیە پێوترێ Low Carb Diet واتە کەمکردنەوەی کاربۆهیدرات واتە شەکر بەعام بە ناوەکەی معنای شەکر یعنی چی ئەوانەی کە باسم کرد هەرەوەی ئەوەی کە شەکری تایە باشە ئەم Low Carb Dietە ئەوەیە کیتۆ دایتی پێوتر ناوەکەی تری کیتۆ دایتە واتە بەرنمەیەکی خۆراکیە بۆ دابەزاندنی کێش و خۆی لە ئەساسا بۆ دابەزاندنی کێش نییە یان بابڕین کیتۆ دای خۆش بۆ چارەسەرە بۆ کۆمەڵێ بابەت ئەمەیە ڕۆژی ینی بەرنمێکی تایبەت کەم لەسەر بۆ ئەوەی تەواوی بابەتەکە باسکەم و هەموو دلیلەکان باسکەم لەسەر بە مۆزوعی کیتۆ دایت بەرنمەیەکی ترمان هەیە پێوترێ Low Glycemic Index Diet مستەڵەحەکەی پێوترێ Glycemic Index ئەو کەسە ئێستا حالیەت بەکارهێنێ وەکو ئەم بەرنامە خۆراکیە بۆ ئەو کەسانی کە شەکریان هەیە نەخۆشی شەکریان هەیە ئەمە گلایسیمیک ئەو ڕێژەی ئەو شەکرە لەکوێ لە خۆراکیەکانە لە مادە خۆراکیەکانە لەو خۆراکە باشە فئەگەر خۆراکەکە زوو گلایسیمیک زوو ئەنسۆلینی بەرز کردەوە و شەکری بەرز کردەوە لە خوێنە ئەوە پێوترێ گلایسیمیک ئیندێکسی بەرزە ینی مەسەلەن شەکری ئەتیادی یان برنج گلایسیمیک ئیندێکسی لە 770 باشە ئەو کاتە پێوترێ گلایسیمیک ئیندێکسی بەرزە بەڵام ئەگەر خواردنێک گلایسیمیک ئیندێکسی کەم بێ ئەوە بەکارهێنرێ هەم بۆ ئەو کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە و هەم ئەو کەسانی کە نەخۆشی قەڵەویان هەیە ئەمە یەکێک لە بەرنامە خۆراکیەکە کە بۆ دابەزاندنی چێش بەکارهێنرێ بەڵام چوار بەرنامە ئەمە چوار بەڵام یەک پرسیار کەکتۆر عادەتەن مجتەمەعی ئێمە فێرە زۆر جار شوێنی قەرەباڵقیەکەوین ئەم بەرنامانە ڕەنگە هەریەکیان و بۆ توێژەیان بۆ خەڵکانێکی تایبەت بەڵێ بەدڵنیایە ئێمە دەکرێت لە ڕێگەی سۆشیال میدیا بکەوینە شوێن ئەم سیستەمە خۆراکیانە نەخێر ناکرێ بە هیچ شێوازێک ناکرێەوە من لە هیچ کوێی دنیاە من تەمان لە بریتانیاش تاوام کردەوە دکتۆرایشم هەیە لە هیچ کوێی دنیاە نەمبینیوە لە سۆشیال میدیاوە بەرنامەی خۆراکی دابنرێ و خەڵکی بە دوایش بەوهینە یەکێک لە هەرە مشکلە گەورەکانی ئێمە بەڕاستی سەقافەتی پزیشکیە ینی ئێمە ئەبێ ڕێکخراوێک ئێمە ئەبێ دەستگایەکمان هەبێ ئەم دەستگایە زانیاری بە ینی سەمەسەرەن چۆن وەزارەتی تەندروستیمان هەیە کۆمەڵ خەڵک یعنی خەڵک گوێ لە وەزارەتی تەندروستیەدا و سایتی وەزارەتی تەندروستی ئەبێ گوێ لەوە بگرێ کە گوێی لەوە گرت و زانیاریەکانی ئەوی وەرگرت تۆ ئەبێ گوێ لە سایتە ڕسمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بگیری سایتی ڕسمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ مۆزوعی تەندروستی کوێ وەزارەتی تەندروستیە فەبێ ئەمە گوێ لە وەزارەتی تەندروستی بکەین لە مۆسەلەن بۆ نمونە لە بریتانیا NHS بوو فئەم NHS و زانیاری تەندروستیەدا کە زانیاری تەندروستیە بۆ خەڵک هەر هەمووی سیقەی بەوە NHS کەسیقەت هەبوو بە NHS مەسەلەن کەسیقەت هەبوو بە وەزارەتی تەندروستی ئەو کاتە هەموو ڕێنمایەکان لە وەزارەتی تەندروستیەوە دروستە بێت یەکێک لە مشکلە گەورەکانمان ئەوەیە یعنی تۆ ناتوانانی ڕێگا لە دەرمان و لە هیچ وڵاتێک شا بە و شێوازە ناتوانانی ڕێگا بگری ئەیسە کۆمەڵە دەرمان هەیە بۆ دابەزاندنی کێش ئەسڵەن زۆر زەرەرە بۆ دابەزاندنی کێش هەر هیچ پەیوەندی لە بۆ دابەزاندنی کێش نییە و ئینەمە هەمووی تیجارەتە و هەر هەمووی مەوزوعی پارەیە ئەمە ئەگەر وەکو هاوڵاتی گوێ لە وەزارەتی تەندروستی بگرین وەزارەتی تەندروستی کۆمەڵە ڕێنماییەدا ئەڵێ ئەمانەی کە بۆ دابەزاندنی کێشە یان بۆ هەر بابەتێکی تر لە جگە لە دابەزاندنی کێش خەڵک سیقەی بە دام و دەستگا تەندروستیەکانە بێ بەو شێوازە بۆیە لە
مۆزوعی کۆنتترۆلکردنی من لای من قەناعەتم بەو شێوازێ کۆنتترۆلکردنی دەرمان و غەیرە دەرمان کەم و ئیجازەی پێ نییە لە ڕێگای سەقافەتی تەندروستیەوە بێ باشە فلێ مەسەلەن ئەگەر یەکێک مەسەلەن بۆ نمونە لە وڵاتێک وەکو بەریتانیا ئەگەر نەفەری ڕۆژ دەرمانێکی کڕی ئەو کاتە کە ڕۆشتە لای وەزاری باڵی دایدین دام و دەستگاکانی تەندروستی ئەبێ هین لۆمەی خۆی بکە چکە خۆی ڕۆشتووە کڕیوێتی باش ئەو مەسئول نییە لەسەرەوە ئەوڵێ من دامهینیەکەم هەیە موقعێکی ڕسمیم هەیە وەزارەتێکی تەندروستی تەواوم هەیە بێت گوێ لەوانە بگرن ئەو کێشەکانمانە زۆر باشەکان دکتۆر لەبەری بابەتەکەمان خۆراک و دابەزانی گەمەوە سەر مۆزوعی دابەزاندنی کێشە سیستەمی کە خۆت دەڵی ئەو سیستەمە ئێستا کە حالیەن بەڕێی من با بڵێن ئەو سیستمانەی کە دوو بەرنامەیان هەیە زۆر باشن بۆ دابەزاندنی کێش باشە یەکی قەڵاو بێ من باسی یەکی قەڵاوەکەم یەکێکیان پێوتێ VLCD کە وزەیەکی کەم بێ وزەکە چەند بێ وزەکە 800 کیلۆ کەلەری لە ڕۆژێکا تۆبی بەکاری بێنی باشە 800 کیلۆ کەلەری لە ڕۆژێکە ئەو ڕۆژە بەکاری بێنی بۆ ماوەی چەندێک بۆ ماوەی 6 مانگ سیستەماخر بۆ خەڵکێکی نەخۆشی درێژخایەنی نەبێت ئەتیادیە مشکلەنی ئەوەش ئەگەر کێشەیت مشکلەی تەندروستیشی هەبێت کێشەی نییە یەکێ لە سوودەکانی ئەم بەرنامە چییە و یەکێک تەمانەوە ئەبێ پۆلینی کەی نەفەرەکان پۆلینکەین مەسەلەن چەندێکی پێویستە بۆ دابەزاندنی کێش بیخینە سەر 800 کیلۆ کەلەریەکە یان بیخینە سەر لۆ کەلەری دایتەکە لۆ کەلەری دایتەکە وەکو وتم مەسەلەن محەممەد پێویستی بە چەندێکە لە ڕۆژێکە پێویستی بە 2500 کیلۆ کەلەریە ئەو کات ئەگەر قەڵاو بم من ئەگەر لەشم قەڵاو بێ من 500 کیلۆ کەلەری یەکەمەکەمەوە 2000 کیلۆ کەلەری بۆ دانێم گروپەکانی خوێن پەیوەندیان هەیە بە سیستەمی خۆراکیەوە نا هەتا ئیساکە هیچ توێژینەوەیکی زانستی لە دنیا نەی سەلماندووە کە گروپی خوێن پەیوەندی بەهینەوە هەیە بە دابەزاندنی کێشەوەیە ئەوە هەرچی توێژینەیەک لەسەرەوە مۆزوعانی مۆزوعی 800 کیلۆ کەلەریەکە 800 کیلۆ کەلەریەکە چۆن بزانم مەسەلەن من 800 کیلۆ کەلەریسە کتێب هەیە ئەم کتێبە لە ماڵەوە توانی مەسەلەن قاپێکی فاسۆلیا چەند کیلۆ کەلەری تایە بە ئاسانی ئەو کتێبانە کتێبێکی ینی بەدەستەکەوێ مەسەلەن قاپێکی برنج حوت کەوچک برنج چەند کیلۆ کەلەری تایە حساباتێکی بۆ خۆت بکەی و من ئەگەر بتوانم لەگەڵ ئەم بەرنامە ڤیددیۆیە ئەگەر دوای شێر کرێ مەسەلەن بەرنمەیەکی هین هەیە ئەپێک هەیە با بڵێن بۆ حسابکردنی لە کەلەری خواردنەکەت مەسەلەن چەندێکت بخۆی لە ڕۆژێکە مەسەلەن ئەگەر تو ئەوەنە فاسولیا بخۆی ئەوەنە شلە بخۆی ئەوەنە بخۆی چەند کیلۆ کەلەریەکە باشە یان بە وێنە یان بە وێنەکان یان بە بەرنمەیەک هەیە بەرنمەکە بەو شێوازە حسابە بۆکە 800 کیلۆ کەلەریەکە ئەمە 600 کیلۆ کەلەریە بۆ ماوەی 3 مانگ ئەتوانێت یان بۆ 6 مانگ ئەو کەسەی قەڵەوە سوودەکانی چییە ماوەسا سوودەکانی یەکەم خاڵی یەکەم بۆ هەموو کەسێکە بێ جگە لە ئافرەتێکی دی دووجان یەک ئانیان ئافرەتێک شیر بە ئافرەتی دووجان و ئافرەتی شیردەر ئەمە کاتی دابەزاندنی کێش نییە ئێستا کاتێکی تر بۆ دابەزاندنی کێش دابنێن ئەو کاتە کاتی دابەزاندنی کێش نییە لەو کاتێ ئەمە یەک سوودێک لە سوودەکانی ئەوەیە کە هیچ زەرێکی نییە بەڵام خواردنەکان لە هەموو جۆرەکانەوە بێ زەرری نییە باڵین سایدفکت نییە کێشەی لەگەڵان نیە مشاکلی لەگەڵانێ مەشاکلی تەندروستیای لەگەڵانیە خاڵی سێهم باشە کە سوودەکانێتی ئامادەکردنی نایە التیزاماتی نییە کیتۆ دایت هینەکانی ئەوەی التیزاماتێکی زۆر هەوێ و پارەیەکشی هەوێ باشە ئەم هەر سفرەکەی خۆتە بەس سفرەی ماڵەوە کە چیت داخستووە نمونونەکانە بۆ دێنمەوە چۆن هین لە دەستی پێ بکەیت التیزاماتێکی زۆری ناوێ یەکسەر دەسەکەی بەچی یەکسەر کەمکردنەوەی ڕێژەی خۆراک کەمکردنەوەی وزە لە خۆراکەوەیە تاوان دوتۆر ئێمە عادەتێکمان هەیە مشتەمانێمە مەڵێ مەی خۆ باشەوی بڵێ ئەوە بخۆ باشەوی خواردن زیاتر ئێمە حەزەکە دەرمانێک ئەمە موقەتە وەلە هەندێک تۆژینەوەی زانستیش هەیە لەسەری پزیشک بە تایبەت پزیشکە ئەو بانی پسپۆری بابڵین هەناوین ئەڵێن دابەزاندنی کێش بە وزەیەکی کەم لەوەیە کۆمەڵی کێشە دروستکە وەکو بەردی زرا وەکو با بڵێن کێشەی تری تەندروستی بەڵام توێژینەوەکانی سە دوو سێ توێژینەوەی گەورەوەی کە بەرچاو من کردووە من تابعام کردووە یەکی دوانیان لە بریتانیا یەکیان لە ئوسترالیا کێشەی هیچ لەگەڵیان نەبووە باشە وە سیستمێکی باش بووە دابەزاندنی کێش نەک بۆ ئەو کاتەش و ئینەما بۆ درێژخایەنیش
زۆر دەستکە بە بەرنامەکەی چی بخۆن باشە مەسەن چی نەخۆن باس لە سفرەکە کردوتە لە بەردەمتە نانیتیانە تەبان نابێ نام بخۆن نانیتیایە بەڵام لە نیوەڕۆی لە بەیانە نانیتیایە لە بەیانیەوە با دەست پێ با لەمایان دەست پێ نان خواردنی بەیانی ئەو نەفرە چی بکە بەڕێی من پێشەوەی سێ خاڵ هەیە زۆر گرنگە بێ ئەو نەفرە ئەو کەسی کە قەڵەوە بەکاری بێنێ یەکەم خاڵ یەکەم بێ پێش نان خواردن وەرزشی بکە ڕۆشتنی بکە هە لە ماڵەوە ئەتوانێت ڕۆشتنێک بکە پاسکیلێکی سابتی هەیە پاسکیلەکە لێ خوڕێ مشکلەی نابێت باشە ئەمە خاڵ یەکەم خاڵی دووەم خەوێکی باش یعنی نزیکی بەم بۆ لەقل 8 ساعتێک بخەوە لە ڕۆژەکە ئەمەش ڕۆڵی هەیە بۆ دابەزاندنی کێش خاڵی سێهم ببوورە لە شەوێک ساعت بەڵێ ببوورە لە شەوێکە 8 ساعت گینا تووشی تەمەڵیە بین لە ڕۆژدا ببوورە و خاڵێکی تر لە خاڵەکان کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە سترێس کەمکردنەوەی سترێس واتە قەلەقی ئەمانە بۆ هۆرمۆنی کۆرتیزۆڵ نەڕێژێ ئەوەنە لە شت چکە کۆرمۆنی کۆرتیزۆڵی تۆ دایمەن لە شت لە حاڵەتی ئامادەباشی و تەواریە کاریگەریان زۆر ڕۆڵی هەیە ئەو هۆرمۆنانە دائیمەن بەرزە و تۆ لە حاڵەتێکی تەواریە لە شت دایمەن لە ئامادەباشیە بۆ شەڕ بۆ قەڵەویش نەی بەس دانابەزێ نەوەڵات زۆر کێشەی بۆ دروستەکە ئەم سێ خاڵە مهمە واتە تۆ بەیانی زوو هەسای بۆ نمونە سفرەی بەیانی زوو هەسای تۆ شەو خەوتویت عادەتەن دابەزاندنیش چاودی و کێش لەکوێ دروستە بێ لە شەوا دروستە بێ باشە فبۆیە ئەڵێم لە شەوا خەوەکە و باش خەوەکە و کرهاش ساعاتەکە لەو کاتەیە دروستە بێ باشە بەیانی هەسا بەیانی نەفەرەکە هەسان چی بخوا بەیانی باشە باسی هەردوو بەرنامەکەکەم یەکێکیان 800 کیلۆ کەلەریەکە ئەوەی تریان تۆزێک وزەکە زیاتر ئەگەر لەسەر 800 کیلۆ کەلەریەکە بێت کۆمەڵی سەوزە بەیانی نان نییە خودی نانەکە نییە نان نابێ بخوا خودی نان سەمون نابێ بخوا ئەی چی بخوا باشە دوو هێلکە ئاخوا تر بە زەیتی زەیتونێکە بە زەیتون بە ڕۆنێکە بە کوڵاوی ئەیخوا مشکلەی نییە سەوزەی لەگەڵایە پارچەیە بچووکی پەنیری لەگەڵایە باشە لەگەڵ چی لەگەڵ هەندێک کەرە بخاتە سەری و ئەیخوا بەبێنان و سەمون ئەمەی 800 کیلۆ کەلەریەکە بۆ هەردا باسی دامەزانی کێشەکەکسە باسی هێلکەکرێ ئەوە زۆر گرنگە بۆ هێلکە بەیانی زووە تۆ دەستت پێ کردووە بۆ ئەوەی پێویستە بە پرۆتینە لە ڕۆژەکە پێویستە بە پرۆتینە و پرۆتینە ئەمێنێتەوە لە گەدەیە بۆ ئەوەی برسی نەبێ ئەوەی برسی نەبێ و فەترەکە درێژ خایەن بێ گرنگە ناوچەی بەیانی خواردنی بەیانی ژێمی بەیانی ساعت چەند بۆ چەند بێت من پێم وتم ئەگەر بۆ دابەزان طبعاً تۆ ئەگەر 8 ساعتە خەوتەکە و 8 ساعت خەوتی لە شەوە ئەو کاتەی تر نانی بەیانیەکە وەگە لە ساعت 8 بێ یان لە ساعت ئەخر لە بیرمان نەچێ دوایی ئەم ڕژێمە خۆراکی کە پێویستم باسم کرد هەندێک ڕۆژوشی کە ئەڵێم ڕۆژووی با بڵێن ڕۆژووی هیننا ڕۆژووی ئیسلامی ناڵێم ڕۆژوو ئیسلامیەکەی ناڵێم ئەتوانی خواردنەکە درەنگکەی بۆ ئەوەی چەودیەکانت زیاتر دابەزن یعنی مشکلە نیە نانی بەیانی لە سەعات دەیا بێ بۆ کەسێک قەڵەوە من باسیەکە برسیبوون دەبێتەوەی دابەزانی چاوری لە جسم ئەگەر تەبان بە دڵنیایی و چکە تۆ وزەلەما لە لەشتایە دابەزیسە مەکینەکە ڕۆژە سەر توانەوەی باشە چاوریەکان باشە مەکوتم لێرەیە چیە خۆی لە نانی بەیانەکە تۆ هێلکەکە و خوارد باشە ئەگەر لەسەر بەرنامەکەی تر بم کە پێوتر لۆ کەلەریدایەت چی بخۆم ئەتوانی نانی ئیزافە بکەیتە سەری بەقەدەر ناو لەب دەستی خۆت دوو بەقەدەر ناو لەب دەستی خۆت نانی ئیزافە بکە سەری باشە بەڵام نانەکە و چی پێوەکەوتم نانێک بێ نانی گەرمی تەواو بێ یا جۆی تەواو بێ ئەمانە ڕاستی گرنگە لەوەیە ئەمە ژەمی بەیانیت بەم شێوازێ سەوزەیەکی باشی لەگەڵا بێ نانترک بە ئەمە ڕێگەی هەیە ئەمە مشکلە گەورەکە لەوێیە یعنی دابەزاندنی کێش ئیرادەیەوێ بەڕاستی خواردن خۆشەویستە تۆ ناتوانانی ئیرادێکی باشێوێ بۆ ئەوەی تۆ ینی غەریزە لە ئینسانایە باشە فتووە گەر مۆزۆی نەخۆشیە قەڵەوی پەیوەندی هەیە بە شێرپەنجەوە قەڵەوی بن پەیوەندی هەیە واللهی مامەسایانی ئەو کەسانی کە دێنە لای ئێمە معاناتیان زۆرە ئەو کەسانی کە قەڵەون معاناتێکی زۆریان هەیە نفسیەن معاناتیان هەیە و لە ناو کۆمەلگایە معاناتیان هەیە فدابەزاندنی کێشەکەی هەیەوێ ینی ئەو شتەی بۆ بکە چکە تەندروستیە باشە مۆزۆع تەندروستیە سیر کە هەدەفی ئێمە
هەدەفی ئێمە دابەزاندنی کێشەکە نییە، هەدەفی ئێمە تەندروستیەکەیە. چکە تۆ تەندروستبی کۆمەلگاش تەندروستە بێ، باشە ئینتاجت باشە بێ لە کۆمەلگایە. ئەمە مۆزوعەکەیە، چکە مۆزوعی پزیشکی مۆزوعی تەندروستیە. ئەگەر بەو شێوازە بڕوا بکەن داکێشێکی زۆر باشە. ئێمە توێژینەوەمان کردە. لە بیرم چوو باسی ئەوە بکەم ڕێژەی دابەزاندنی کێش لە لۆ کەلیریدایەت لە 6 مانگەکە لە 6 مانگێکە 20 کیلۆی 18 بۆ 20 کیلۆ، بەڵام لە ڤەری VLCD-ەکە وەی کە وزەی کەم 800 کیلۆ 800ەکە لە 800ەکەیە تقریبن لە مانگێکە نزیکی 8 کیلۆ دابەزێ. وەک وایە عملیاتی گەدە بۆ کردبی ئوستاز، یعنی تۆ کە ئێمە نەفرێک عملیاتی گەدەی بۆکەن معیدەی بۆ بچکەکەنەوە ترسێکی تەندروستیشی نییە، مشکلی عملیاتی بۆ نەکراوە، بەس خۆی ئیرادەی خۆی معیدەی بچ کردوتەوە. هێواشەواش ئەو گەدەیە بچکە بێتەوە تەقەڵسەکە و بچکە بێتەوە فێرە بێ ئیتر وزەکەمەخوا. باشە نمونێوەتان لا هەبووە. من ئێمە تۆژینەوەمان هەیە، بەڵام بۆ هینیان هێشتانم ئەوەی ڤەری VLCD-ەکەمان نەکردو بەڵام ئەوەی ترمان هەیە لە ماوەی 6 مانگە نزیکی 5,000 نەفەرمان ئینکلود کردووە لەم توێژینەوە زانستیە. 20 کیلۆ دابەزی لە ماوەی 6 مانگە 20 کیلۆ دابەزین. بەڵام 800 کالۆریەکە لە مانگێکە 8 کیلۆ لە مانگێکە 8 کیلۆ دابەزێت. تۆ بۆ ماوەی 3 مانگ بەکاری هێنی ئەو کاتە کێشێکی زۆر باش دابەزێت. بێنە نانی نیوەڕۆ. 20 خولەکێکمان لە بەردەما ماوە. زۆر باشە. باس نانی بەیانی ئەوە نانی بەیانی تەواو باشە، بەڵام لە بیرمان نەچێ نانی بەیانی کە نانەکەی خوات شتێکەکەی ناوی سرکەی سێوە. بەڕێی من بە پێی ئەو توێژینەوانە کە من با بڵین سێرم کردو هاتۆتە بەردەسم شیکردنەوەم بۆ کردووە، ئەو توێژینەوانەی کە زانستیەکی وە لە جۆرناڵێکی باشە بڵاو کراوەتەوە. بەڕێی من لە دوای نانی بەیانی کەوچکێ سرکەی سێوی سروشتی کەوچکێ سرکەی سێوی سروشتی بخوا لە دوای نان خواردنەکەەوە. و ئەگەر ئەو سرکەیە مەسەلەن بۆ نمونە سرکەی با بڵین ڕۆزماری بێ، سرکەی زەنجەبیل بێ، سرکەی بۆ نمونە جاترە بێ، سرکەی یەکێک لەو جایە سروشتیە سوود بەخشە زۆر سوود بەخشانە بێ، یەکجار سوودێ بێ لە جیاتی ئەوەی سرکە چیەکە سرکەی سێوی سروشتێکە ناوەندێکی باش دروستەکە چکە پرۆبایۆتیکی تایە پرۆبایۆتیکی دروست زۆری تایە ناوەندێکی باش دروستەکە بۆ قۆڵۆن کە ناوەندێکی باشی دروست کرد بۆ قۆڵۆن. ئێستا هەچی توێژینەوەی زانستی هەیە لەسەر ئەوەیش کۆکن کە تەندروستی قۆڵۆن پەیوەندی هەیە بە قەڵەویەوە، پەیوەندی هەیە بەچیەوە، پەیوەندی هەیە بە قەڵەویەوە. فتۆ ئەگەر ناوەندێکی باشیش بۆ قەڵەوی دروست بۆ گەدە و بۆ ڕیخۆڵە دروست کردە و کاتە دابەزاندنی کێشەکە ئاسانترە بێ. فبۆ من پێم باشە سرکەکە بخورێت لەو نانی بەیانی. ئەمە نانی بەیانش بێمەوە نانی نیوەڕۆ لەو بەینەیە میوە بخورێ، لەو بەینەیە میوە بخوریا یانیش نەخ بۆ هینێک بۆ VLCD-ەکە کە پێوترێ 800ەکە لەو بینێ سەر 800ەکە بۆ 800ەکە نابێ میوە بخوا لەو بەینێ میوە نیە لەو بەینێ بەس لە مانکەی 8 کیلۆ دابەزێ نابێت لە بەینەکە میوە باوە بەو شێوازە ئەو بەو شێوازە ئاسانترە نابێ هین بخوا میوە بخوا باشە. ئەتوانێ مەسەلەن بۆ نمونە سەوزە بخوا یانەوە تا هەندێ میوە هەن مەسەلەن بۆ نمونە لە ئێمەش نییە وەلو قورسە لای ئێمەش سۆزێکیش لەوەیە گران بێ من نامێ مۆزوع گرانی چکە مۆزوعی ئەی مەسەلەن ئەڤۆکادو هەیە توانێ بخورێ بیخوا لەو کاتە یانەوە تا شلیک لەو لەوێ شلیک ئەتوانێ شلیک ئەتوانێ بخوا. هەناریش خراپ نییە، هەناریش لەو بەینەیە ئەتوانێ بخوا، بەڵام یعنی گرنگترین ڕێنمایی ئەوەیە میوە خواردن نابێت دانشی تۆ وەکو ژەم دانشی بە دوای میوە خواردنەوە خۆی لە ناوەکەی خۆیەوە بە عەرەبی پێوترێ فاکیهە باشە فەواکێ یعنی دابنشی بەس ئەوەنە یەک قاژێکی پرتەقاڵێ بخوا یان بۆ نمونە ئەوەنە تۆزێ لە دووسێ کەوچک با بڵێن ئەگەر هەنارەکە دادکرابێ یان قاژێکی هەنارەکە بخوا. بەم شێوازە هەن میوە خواردن باشە بەڕاستی. فأبي لا إنكيا لا 800 كيلو كالوريكيا أتواني ميوة بخوا أو جورة ميوانا بلام كم لو يلو كالوري دايتك أتواني ميوة بخوا بلام هر كم باش بيبسر ناني نيورو جبي نيورو اعتيادية نانو برنج هي مشكلة
ساعت چەند بێ بۆ سعات نیوەڕۆ بۆ سعات دوو سعات باشە سعات دوو بۆ بۆ هەشتەکە نان و برنج نییە نان و برنج نییە بۆ هەشتێکە نان و برنج نییە چکە تۆ تەوێت زۆر دابەزی کێشە زۆر دابەزی ئەوانەیە کێشیان زۆر حەز دەکەن 900 بەکاربێن بەزەبەت لەوەیە هین نییە لەوێ بەدیل جانە بەس شلە بەدیلەکەی بەس بەدیلەکەی یا ئیمما شلە یان تا جای کاتەوە شلەکە بخاتە ئێوارە نیوەڕۆ چی بخوا نیوەڕۆ مەسەلەن بۆ نمونە ئاتوانین شلە بخوا شلەی بەڵام با بڵێن پرۆتین بێ سەرچاوێکی پرۆتینی بە مەسەلەن نیسکە یان منە نۆکە نیسکە بۆ نمونە یانەوە تا بۆ نمونە گۆشتەمەریەکانە پارچێکی گۆشت ئاوی گۆشت باشە ئاوی گۆشتەکە و پارچەیە گۆشتەکە باشەوە لەگە سەوزەیە خۆراکی هەرسەدەکە چیە ئەوی هەشتەیەەکە ئەمە باسی هەشتەیەکەکەم بەڵام لە ئینەکە لە کەلەریەکە حسابی حساباتەکە حساباتی خۆیەکە چەند کەلەری پێویستە بیخوا لە نیوەڕۆیە مەسەلەن گەر دابەشی کاتە سەر لەشی خۆی چەندێکی پێویستە دابەشیەکە لەو کاتێ توانێت برنج بخوا 6 کەوچکە 7 کەوچکە 8 کەوچکە بە پێی لەشی خۆی چەندێکی پێویستە توانێت برنج بخوا بەڵام پێم باشە ئەو برنجەی کە ئەی خوا ئەو نەفەری تریش کە برنجەکە ئاخوا 3-4 جار بیشواتەوە نشاستەکەی بۆی دەرچێ باشە یا بە پڵاوی بیکە بەو شێوازە ئەوش ئەبێ و برنجێکی تر هەیە ئێستا کە باشە ڕەنگی جیاوازە ئەو برنجەیش خراپ نییە گەر تێکەڵکرێ لەگەڵ برنجە سپێکەکەی بەڕاستی ئەمە نان خواردنی سەبارەت بە برنجەکە یانەوەتان نان بخوا بە شلەکەوە گۆشتیشی لەگەڵ ئاپێ مشکلەی نییە باشە سەوزەی لەگەڵ ئابێ بەڵێ با سەوزەی لەگەڵ ئابێ کێشەی نییە گۆشتی باشیان برژاو بێت هەی مشکلەی نییە کێشەی نییە ئیتر مەسەلەن بۆ نمونە سەوزەکە یان گۆشتەکە سەوزەکان تەماتەیە خەیارە کەلەرمە کاهووە قەرنابیتە برۆکلیە گێزەرە باشە زەیتی زەیتونە ترشیادە ئەمانە هەر هەموویەتوانێت لەگەڵە لە نیوەڕۆیان بیخوا لە نیوەڕۆیان ژەمانە توانێت بیخوا ئەم سەبەر بە نیوەڕۆ بینی نیوەڕۆ تا ئێوارە بینی نیوەڕۆ بۆ ئێوارە هەشت سایەکە بووی نییە هیچ بخوا جگە لە ئەگەر نیوەڕۆ لە ژەمی با بڵین چێشتەنگاوە لە چێشتەنگاوە هینی خواردبێ با بڵین میوەی خواردبێ ئەو بووی نییە لە ژەمی عەسرا میوە بخوا بە هیچ شێوازێ باشە نابێ بیخوا بەڵام ئەو کەسەی کە وزەکەی کەمە خواردنی وزەکەی کەمە بەس کەم کردێتەوە 500 کیلۆ کەلەری کەم کردێتەوە ئەوە توانێت میوەیەکی تر میوەیە بخوا لەو کاتەیە بەڵام میوەکەیش کەم کاکتۆر هەیە ئەم سیستەمە بەکاربێنێت و حاڵەتی تەندروستی تێک بچێت یاخود ینی پێی نەکەوی ئەم جۆرە شتانەشتی هەموو خواردن مەوەسا هەموو خواردنەکە ئاخۆی ناڵێم بۆ ئەڵێم گونجاوترینە لەبەرەوەی تەبانە و توژینەوەە لە سەریان 5,000یانی لێوێ هین کردووە بۆڵم گونجاوترینە چونکە هیچی زەرێکی نییە هەمان سفری خۆراکیە تۆ ئەی خۆی بەڵام چی کەمەکەیتەوە وزە کەمەکەیتەوە بەڵام پێکاتەکان ئەخۆی بۆ نمونە لە پرۆتینە تۆ نیسکە خۆی نۆکە خۆی لۆبیا خۆی ماشە خۆی فاس هەموو پێکاتەکان ئەخۆی باشە لە گۆشتەمەنیەکانە هەموو گۆشتەمەنیەکانت بۆی هەیە بیخۆی لە سەوزەمەنیەکانە هەموو سەوزەمەنیەکانە بۆ هەیە بیخۆی باشە لە میوەیە بۆ تێ میوە بخۆی بەڵام میوەکە زۆر کەمە بۆ ئەو هەشتایەکە بۆت نییە مەسەلەن بیخۆی یانەوە تا میوەیەکی زۆر لە میوەڕۆیە کە دەڵێ شلە بخۆ ئێمە زۆر جار خواردن بۆ خوێنها بتەقێ بە دڵمانەوە وایە ئەتوانم ئەوەندە شلە بخۆم کە هیچ نەبێ بتەقێ بە دڵمەوە یا ئەوش دیاری کراوە بڵێ بۆ نمونە دەبێت قاپێکی ئەوەندە بێت لەوە زیاتر نەبێت ئەتوانی بیخۆی بۆ 800 کیلۆ کەلەریەکە تۆزێک مشکلەیە ئەبێ کەمتر بخۆی لە حاڵەتەکانەوێت نابێت تێر ببی لە بالضبط زۆر باشە ئەمە لە بینەکەی 800ەکەش نابێت میوە بخوا بەس 500ەکە ئاساییە گەر قاژێکی تر میوە بخوا ئێوارە ژەمی ئێوارە کە ژەمیمان دەخولەکەمانماوە دەبێت ئەوە تاواکە ژەمی ئێوارە وە تاواکە ژەمی ئێوارە بۆ هەشتەیەکە یەک قاپێکی نیسک باشە ئەگەر نیوەڕۆ گۆشتی خوارد ئێوارە قاپێکی نیسکە خوا ئەگەر نیوەڕۆ نیسکەکەی خوارد و شلەکەی خوارد ئێوارە پارچێکی گۆشتە خوا لەگە سەوزەیە ئەمە بۆ هەشتەیەکە باشە بۆ هەشتەیەکە با خواردنی ئێوارەی تۆزێ درێژتر ینی با بڵێن لە دوای بانگی ئیشاوە بێ بەڵام مەسەلەن ئاوا یا لە بانگی ئیشایە بێ مشکلەی نییە باشە ئەمە سەبارەت بەچی
سەبارەت بە چی پێڵێن ئەو کەسەی کە لەسەر هەشسەیەکەی ئەو کەسەی کە لە سەر وزەکەمەکەیە ئەتوانێ نانی ئیزافە بکات لە ئێوارەیشە بەڵام چەندێ نان ئیزافاکە بە قەدەر ناو لە بدەسی خۆی یان دوو بە قەدەر ناو لە بدەسی خۆی ئەتوانێت نانی ئێوارە ئیزافە بکاتە سەر خواردنەکە لە بیرم نەچێ دیسان ئەتوانێت سرکە بخوا ئەو نەفەرە لە نیوەڕۆیە لە دوای نان خواردنەکەەوە باشە و ئێوارەش ئیتر مەسەلەن گۆشتەمەنیەکانە پاقلەمەنیەکانە دیسانەوە ئیخواوەکوتم نۆکە نیسکە یانەوە تا سەوزەمەنیەکانە لەگەڵ یاعتیاتی و تەماتە و خەیار و کەلەرم و کاه و قەرناویت و برۆکلی ئۆمانەیە ئەوانش مشکلەیان نییە بەڵام بە هیچ شێوازێک شیرینی لە شەوان نییە میوەش نییە لە بیرم نەچێ شیرەمیانیش نییە لە شەوە شیر و باشە ماست و ئەمانە لە شەوە نییە چکە شەکری تایە شەکریش ئەو کاتە کێشەمامە دروستەکان نامێت ئێستا دەچتە میوانی زیاتر گوڵە بە ڕۆژە چەرە ساعت هەمانەدانرێت زۆر باش بۆ ئەو پرسیارە کرد بۆ 800 کیلۆ کەلەریەکە وە هەردووکیان شەو برسی بوو چی بکانەوە نەفەرە چەرەس بخوا ئەحتیاتیە توانێت چەرەس بخوا بەڵاکات تۆ تا چەند گرنگە بە برسیەتیەوە بخەوێ دەوترێت کە لە وەکو خۆت پێشتر ئاماژە پێکرد لە کاتی خەوە ئەو چۆری زیادە دەست بەدەوەزە ئەتە برسیەتی کاریگەری باشێ بزەبەت ئێمە ئەمانەوێ بەو شێوازە ئەمانەوەی چەوریەکە دابەزانین ڕاستی کە چەوریەکە و دابەزان برسیژی بێ لەو کاتەیە کە خەوتووە ئەو کاتە مشکلەی نییە بچکە هەدەفی ئێمە ئەساسیە مەکینەی لەشی بڕاتە سەر سوتانی چەوری دەستانی چەوریە ئیشکە هەتا بەیانی کە هەڵاسێتەوە بەڵام چەرەسە توانێت لە خەوە هین لە شەوا بیخوا بەس خواردنی درەنگانی شەو نییە درەنگانی شەو سەعات مەسەلەن بۆ نمونە 11 شەو بێ 11 شەو هیچ نابێ بخوا لە درەنگانی شەو کاکتۆر گرنگترین ڕێنمایی لەسەر ئەم سیستەمە خۆراکیە یا با پێشەوەی بێنەسەرەوە ڕێنمایی شەوانم کە لە ڕووی دەرونیەوە دەمەوێت ینی باسی بکەی با بێنەسەرەوەی کە هەندێک خۆراکەن ئێمە لەسەر سفرەکانمان هەمیشە بەدی دەکرێن لە نمونە ساس جیاوازەکان هەن مایۆنز هەیە هەموو ئەمانە یعنی هەندێک خۆراکی تری جیاوازەیە کە لە سوورۆکرا و جیاواز بێ ئەمانە کامیان مەمنوع لەسەر سفرەمان هەبێت بۆ ئەم دوو بەرنامە خۆراکی ئەوانە نابێ وجودیان هەبێ بەڕاستی شتی سوورۆکراویش شتی سوورۆکرا مشکلەی نییە کێشەی نیە ئەگەر وجودیشی هەبێ بەڵام تۆ دوورە پەرێزی لە نشاستاکەی لە پەتاتەیە چۆن مامەڵە لەگەڵ پەتاتە ئەخە پەتاتەش لە نشاستی تایە ئەخمی ژەواڵم تۆ پەرێزی لە پەتاتەکە لە نشاستاکە چۆن مامەڵە لەگەڵ پەتاتەیە بکەین ئەو کاتە لە ئێوارەیە بە هیچ شێوازێ نابێ بخورێت پەتاتەکە چکە نشاستی تایە من نامێ ئۆنسۆلین لە شەوە بەرز بێتەوە بەوەی لە بەیانی نیوەڕێ ئەتوانێ بیخوا زۆر باش گرنگترین ڕێنمایی کەمێ لە ڕووی دەرونیەوە بیدی ئێمە ئەم سیستەمە خۆراکیە بۆی دانین کە تەنانەت ڕەنگە ڕۆژەکەی بێهێز بین چه خاتونێک لە ماڵەوە چه پیاوێک لەسەر کار ڕەنگە بێهێز من تاو کاتی جسممان لەشمان لەگەڵ یان ڕابێت کەواتە ڕێنمایی چیە لەم حاڵەتانی کە دێنە پێشەوە بۆمان لە حاڵەتی بێهێزی یاخود کە تووشی برسی بوون دەبین ئایا دەبێ چۆن خۆمان بگرین تاو کاتی کە لەشمان چەوری یاخود شەکرەکە بتوێت زۆر باشە خۆی لە حاڵەتی لە بواری هین دەرونیەوە هەر کەسێک تەبعاً وەکوتم ئێمە نامانێ شخصەکە عزیەت دەین بەڕاستی ئەگەر تۆ برسیت بوو ئەتوانی چەرەس بخۆی هەر وەختێک لەم بەرنامەیە برسیت بوو ئەتوانی 1 دەنگ 2 دەنگ 3 دەنگ 4 دەنگ ئەوەنەی چەرەس بخۆی بۆەوەی برسێتیەکە و دەیانەوە تا سەوزەمەنیەکان بخۆ لەو کاتێ باشە لەو کاتەیە سەوزەمەنیەکان ئەتوانی بخۆی ئەوە برسێتەکە و ئەشکێنێ و کێشەی تەندروستی باوەڕ ناکەم دروست بێ و ئەتوانێ مەسەلەن متابعە بکرێ بەڕاستی ئەگەر بیانی ئەو نەفەرە متابعەیەکی خۆی بکە مانگی جارێ 2 مانگ جارێ و ئەمە بۆ ینی ئیترەوە هەموو ژیانی نییە باشە هەموو ژیانی نییە لەسەر ئەو بەرنامە خۆراکیە یواش کێشی دابەزێ و مستەقبەلی شا تقریبان کێشی بەو شێوازە دابەزێ بەڵام کاریگەریەکی زۆر باشیە بێ مامۆستا لەسەر دەرونی نەفەری وامان هەیە کێشی کە دابەزیوە دوای 6 مانگێ وەکەئەنەهو ینی ژیانێکی تری بۆ گەڕاوەتەوە
باوەڕیت بێ ئەوەنە دڵی خۆش بووە نەدڵی خۆش بووە یعنی تر کاریگەریەکی زۆر زۆر باشە دابەزینی کێشیش هەمیشە گرت دروستەکە لەو ڕۆکە دەبینی هێندەی لە دەموچاوە هەیە زەعیفە بێت لە ورگەکەیە زەعیف نابێت ئەو ورگەکەیەکە زۆرجار بەزەبت ئەوەش پێویستی بە چییە پێویستی بە وەرزشە ڕاستی بۆ ئەوەی هاوسەنگی دروست بۆی هاوسەنگیە دروست بێ لە چکە ئەم چوریانە بە تایبەت لەم ئەو چوریەی کە لە شەکرەوە دروستە بێ و لە ئەنجامی نان و برنجەوە دروستە بێ قورسە دابەزاندنی بە ئاسانی دانابەزێت تۆ بێ عزیەتی بەی بۆی دایبەزێنی باشە تا پێویستی بە چیە بێ پێویستی بە وەرزش ئەوێ ئەو کاتە ئەتوانی وەرزشێکی باشی بۆ بکەی لە منتیقەکەیە باشە و لەوەیشە ئەگەر هەرم کێشەیەکی دروست بێ بۆ نمونەوانەی کە زۆر گرنگن کە نەوفەرەکە بیخوا وەکو ڤیتامین مەسەلەن ڤیتامین دی گرنگە و نەفەرە بیخوا و ڕۆژانە باشە و مەگنیسیۆم پێویستە لە شەوا مەسەلەن مەگنیسیۆم بخوا باشە بۆ ئەوەی دائیمەن هادئ بێ بۆ ئەوەی با بڵێن حاڵەتی دەرونی باش بێ بەڕای من مەگنیسیۆمیشی پێویستە ئەگەر کێشەیەکی تری دروست بوو مەسەلەن بۆ نمونەوە لەو کێشەی بۆ دروست نابێت چکە هەموو پێکاتەکانی لەش هەموو پێکاتەکانی خۆراک ئەخوا سەوزە ئەخوا هەموو وەکوتم پرۆتین ئەخوا چەوری ئەخوا هەموو شتەکان ئەخوا کاکە هەموو شتەکانی خوات ئەو کاتە بەڕاستی دوایین ڕێنمایی ئەوەی کە گرنگە ئێستا باوترین سیستەمی خۆراکی لە ڕێگەی چوری و ڕێنمایەکی بۆ کەسانی کە چوریەکی زۆرە خۆن بۆ داوەزانی کێش کە ئێستا باوترینیانە هەیە بە کەوچک چوری خۆ ئەمە زیانی نییە بۆ تەندروستی کە ئاماجێ داوازە کێشی بزەبت ئەوەی کە تۆ باسیەکەی ئەوە کیتۆیە ئەوەی کە تۆ باسیەکە ئەوە نظامێکی تایبەتت کە کیتۆیە وەکوتم ئەوە ئەبێ من بێم بە تایبەت باسی بکەم باشە چۆن نەفرێک کە چەوری ئەخوا بۆ دابەزاندنی کێش چ چەوریەک بخوا باشە و چان کام چەوریە زۆر باشە بۆ ئەوی بیخوا و سوودەکانی ئەم بەرنامە چییە و کێشەکانی ئەم بەرنامە خۆراکیە چییە ئەوە توانم لە ئایندەیەکی نزیکە لەگەڵ میوانی پەیامی ڕۆژی لەسەر ئەم سیستەمە خۆراک ئەسەر سیستەمێکی تۆ باسەکەین ئینشاءالله زۆر سپاس دەکەین بەڵازان ڤیتێکمان هەیە کە ڕێکخراوی هاوار هەستاوە بە دابشکردنی نەوتوە لەگەڵیشیدا پێدانی موچەی 2 مانگ بە کەم دەرامەت وەژاران پێکۆبینەری ئەو ڤیتێ دەبین. لە تەمەنی چەند ساڵیە ئەبێدایکیشی وەفاتەکە بوڵە جوان کێ بیری ماوەزانی دا لە تەمەنی 10 ساڵیەوە بکەین هەموو ئەم دەرزان ئەخوێنی وەک وا هیچمان نەکردێ کەواتە ئەوەی کە باسمان کرد بۆ شێوازە گرنگە چیە پەروەردە بکەین کە باسی پەروەردە شەکەین پەروەردە زۆر لایەن زۆر شتەکەیمانە بیچۆدێ ومن غصب حتى الماضي حاجتك زود بك اگر او شتا نبو لبازارا بوننا سحركي كان يبو روشتينا دي فهم دي باقر والشفاعة واجبة والشوف انا اخي باشا لا هر او بخنو عربي بخنو ومن غصب مالا غصب مال ألف صار علينا مبروك باقي ولا اشتينا تيبو كان سميجا وتنبوا لها في نازنا ونازنا نبر سكينات من هذا بعض شوار صار يا حسن وين حلمت السلام تعدري محمد كانوا خدمتي كان بهبيري بياشي بريزمو بياشي نابا سرتا بخيراتني گرمی کەناڵی ئاسمانی پەیامەکەم بۆ هاتنتان دەستان خۆش بێت ناوم کۆسار ئازاد ڕەسوول من لەم ناوەندە ماوەی 4 ساڵە لێرەدام کە لە قۆناغی 4 دەستخۆشی لە ماوەستا بەڕێزەکانی شەکەم کە ئەم ماوە زۆرە لەگەڵمانە بوون و تێکەشامان کردووە ئێمە قورئان دەخوێنین لەگەڵ تەسهیل و ژیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. عبدڵڵا فەریدون عەزیز لە
لە مەدرسەیە ئەخوێنم و دەستخۆشی لە کەناڵی ئەسمانی پێیامەکەم کە هاتوون بۆ ئێرە و دەستخۆشی لە مامۆستاکانمەکەم کە زۆر ئازێتیان پێمان و کێشا وڵا زۆر گرنگە چووکە ئەمە دەرزی زۆری تیا خوێنین و گوڵاوی سەرمۆری شە خوێنین و هیوادار مامۆستاکان سەرکەوتوو بوونم دەستخۆشیان وڵا هیوادارم هەر سەرکەوتوو بوون و دەستخۆشیان لێکەم و ئەم ناوەندەی ئێمە سەرەتای دامەزراندنی دەگەڕێتەوانێ بۆ کۆتاییەکانی ساڵی 2014 و سەرەتای ساڵی 2015 لە ئێستادا 120 قوتابی لەم ناوەندەی ئێمەیە بەهرەمەندن لە خوێندنی وانەکان لە هەفتەیەکە 2 ڕۆژوانەمان هەیە ڕۆژانی شەموان و چوارشەمان لە کاتژمێر 9 بۆ کاتژمێر 11 چوار وانەی منهەجی لە هەفتەیەکە ئەخوێنرێن وانەکان لەلایەن مامۆسای پسپۆڕ و بەتواناوە ئەوترێنەوە بەپێی قۆناغەکان وانەکانمان جیاوازن بۆ نمونە قۆناغەکانی یەکەم و دووەممان وانەکانیان سەهلتر و ئاسانترە بەپێی قۆناغەکان کە دێتە 3 و 4 و 5 جوانێ وانەی تریان بۆ دانراوە ئەوانی قۆناغەکانی خوارەوانێ پیتەکان دەناسم و شارەزای حروفەکانی عارەبی ئەبن و سیرە ژیاننامەی پێغەمبەری ئازیزمان عەلەیهی سەلام بە شێوەیەکی سەهلتر بۆیان دانراوە لە قۆناغەکانی ترە شێوازێکی تر ئەبێدوانەکانمان ئاینەکەم دەناسم تەذهیبە بیر و باوەڕی ئیسلامیە ئەلحەمدولیا ژمارەیەکی زۆر لە قوتابی لی بەهرەمەند و سودمەند بوونە لە شێوازەکانمان شێوازێکی مەدرسەییە بۆ ئەوەی کەوا خوێنکار قۆناغێک ببڕێت و بچێتە قۆناغێکی ترەوە دانابڕین بە بەردەوامی بڵێن بە درێژایی ساڵوانەکانی ئێمە هەر بەردەوام بەهیوای لە شتاقی و تەندروستیەکی باش بۆ هەموو لایەک سپاس بۆ بینەریتان ماڵتانەوە تا ڕۆژێکی نوێ بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ زۆر